سڵاو بەڕێزان، ئەو کاتتان باش هەموو لایەک. خۆشحاڵین لە شەوێکی تری شەمە بە خزمەتتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر کە پێمان وایە سوود بە خەڵکی بە شێوەیەکی گشتی و بە دایک و باوکان و تەنانەت بەوانەی کە سەرپەرشتیاری منداڵان دەکەن بۆ منداڵ و بۆ گەورە، بەڵام پێمان وایە بابەتێکی پەروەردەیی تەندروستی زۆر گرنگە کە هەموو کەسێک ئاشنای بێ پێی و ئاگاداری بێ بۆ ئەوەی لە کاتی بوونی هەر هەڵەیەک ئەو گرفتانە چارەسەری پێویست وەربگیرێ. وەک دەزانن ئەکادمیای مێگا مایند پلەس لە سێ تەوەر کار دەکات: پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. بەڵام ئێمە پەروەردە بە مانە فراوانەکەی وەردەگرین کە هەموو کایەکانی ژیان دەکرێت ببن بە بەشێک لە پەروەردە. بۆ نمونە کە باس لە تەندروستی دەکەین، ئەوە بەشێکی سەرەکیە لە پەروەردە، لە پێگەیاندنی نەوەکانی داهاتوو، لە بەخێوکردنی منداڵ، لە ئاگاداربوون لە تەندروستی خۆمان لەگەڵ جەستەیی و دەرونی بە هەموو شێوەکانیەوە. بۆیە هەندێک جار کە بابەتێکی تا ڕادێک پزیشکی یان تەندروستی هەڵدەبژێرین، ئێمە دەیخێنە ئەو چوارچێوە فراوانەی چەمکی پەروەردە کە باسمان کرد. چالاکیەکانمان 90 خولەکە درێژیەکەی ماوەکەی. عادەتەن ئەو قسەکەری سەرەکی نزیکەی نیوەی کاتەکە بۆ ئەو تەرخان دەکەین بابەتەکەی خۆی پێشکەش بکە. دوای ئەوە دەرگای گفتوگۆ و سەرنج و پرسیار دەکەینەوە. ئێوە بەڕێزیش دەتوانن بە سێ شێوە بەشدار بن: چ لە ڕێگای چات بۆکس، لێرە پرسیارەکانتان بنووسن، ئێمە دەکرێت دوایی پرسیارەکان ئاراستەی پێشکەشکاری ئەمڕۆ دەکەین. دوای ئەوە دەکرێت دەستت بەرز بکەیەوە لە پاشەوەی کە تەواو بوو، ئێمە ڕێگەتان دەدەین کە پرسیاری خۆتان بۆ خۆتان ئاراستە بکەن. و کێشێکی تەکنیکی لە فەیسبوکەکە هەیە، ئەگەر چابوو لەوێش دەتوانن ڕاستەوخۆ پرسیارەکانتان دابنێن بۆ ئەوەی ئێمە ئاراستەی بەڕێزیان بکەین. بۆ ئەم بابەتەی ئەمڕۆ کە باس لە هۆرمۆن و کێشەکانی هۆرمۆن باز دەکرێت، کەسێکی پسپۆر و شارەزامان هەڵبژاردووە کە بەڕێز کاک دکتۆر یوسف بەهائەدین ئەحمەد خەتەیە کە لە ساڵی 1987 بەکەلۆریۆسی لە هەنا و نەشتەرگەری وەرگرتووە. لە ساڵی 2001 ماستەری لە نەخۆشیەکانی هەناو وەرگرتووە. لە ساڵی 2010 دکتۆرای لە نەخۆشیەکانی هۆرمۆن و کوێرە گڵاندەکان وەرگرتووە. پلەی زانستی پرۆفیسۆری یاریدەدەرە و مامۆستایە لە کۆلیژی پزیشکی لە زانکۆی هەولێری پزیشکی. بە سوپاسەوە سەرەڕای سەرقاڵی خۆی ڕازی بوو کە ئەو کاتە بە ئێمە ببەخشێ، هەرچەند دەزانین زۆر مەشغوڵە، بەڵام کە داوامان لێ کرد بەڕاستی بە خۆشحاڵیەوە هەموو کات ئامادەیە هاوکارمان بێ و لە خزمەت ئێوەی بەڕێزیش دابین بۆ ئەوەی بتوانین سوودێک بە کۆمەلگا بگەێنین. کاک دکتۆر، جەنابەت ئێستا کۆهۆستی، ئەوە تقریبا ساعت 9:05 دەتوانی سکرینەکەیت لای خۆتەوە شێر بکەیت و 45-50 دقیقە 40 دقیقە بەکەیف خۆت چەند دەتەوێت قسە بکە. دوای ئەوە پرسیاری بەشداربوانیش وەردەگرین. ئەگەر جەنابیشت لە ناوەڕاست بیتت بەشداریان پێ بکەی یان قسەیان لەگەڵ بکەیت، ئاساییە بەسەرچاو. فەرموو، دەتوانی سکرینەکەت شێر بکەیت. زۆر سوپاس مامۆستای بەڕێز کاک دکتۆر هیمدان، سوپاس بۆ مێگا مایند و سوپاسی ئێوە دەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتەی کە بتوانین چەند زانیاریەک بە ئێوەی بەڕێز
ببخشین یان زیاتر بڵێن کە بتوانین بەیەکەوە گفتوگۆیەک لەسەر ئەو بابەتە بکەین کە ئەویش بریتە لە بابەتی هۆرمۆنەکان. ئایا هۆرمۆن چییە و نەخۆشیەکانی چین؟ بە ئارەزوی خۆتان ئەگەر خاڵێکی گرنگ ویستان پرسیار بکەن لە کاتێکدا کە ئەمن بابەتەکە پێشکەش دەکەم ئاساییە، و ئەگەر دواییش پرسیار بکەن یان بەشداریتان هەبی ئەوش ئاساییە. بەس دەمویست تاکید کەمەوە بزانم ئێستا دەنگەکەم باشە و هیچ کێشەیەکی تەکنیکی نییە. دەنگ زۆر باشە، سلایدەکەشت دیارە. زۆر زۆر سوپاس. دیارە پێشی هەموو شتێکی دەبزانین هۆرمۆن وەکو زاراوە بە چی دەڵێن. هۆرمۆن وشەکە خۆی لە خۆیدا بەمانای وروژاندن یان مادەیەکی وروژێنەر تو ئکسایت ئەوە ناوی وشەی هۆرمۆنە کە وشەکە بزانین لە چیەوە هاتووە. دیارە زۆر پێناسەی بۆ کراوە. یەک لەو پێناسانە کە تاڕادەی گشتگیرە دەڵێ مادەیەکی ئەندامیە عوزویە، مادەیەکە دەردەدرێ لەلایەن ڕووەکەکان و گیانەوەرەکان. طبعاً گیانەوەرەکان مرۆڤیش لە ڕووی بایۆلۆجیە و یەکێک لە گیانەوەرەکان کەوا کار دەکا لەسەر ڕێکخستنی چۆنیەتی کارکردنی چاڵاکیەکانی لەش و پاراستنی خۆگونجاندنی لەش. ئەوە پێناسەی هۆرمۆنە، کەواتە دیارە مۆلیکیولێک کە گەردەکە مادەیەکە دەردەدرێت لەلایەن ئەندامێک یان چەند خانەیەک بۆی کارەکانی بەشەکان دیکەی لەش ڕێک بخات. ئەوە دیارە هەر دووبارەکردنەوەی هەمان سلایدا. ئەگەر بێت و بگەڕێینەوە سەر مێژووی زانستی هۆرمۆن و ناسینی هۆرمۆن زۆر کۆن نییە. تا ساڵی 1905 وشەی هۆرمۆن بەکار نەهاتووە. بەڵام ئەگەر بگەڕێەوە سەر ئەو کێشانەی کە زیادبوون یان کەمبوونی هۆرمۆن دروستی دەکەن، دیارە وشەی مینۆپاوس یان مینۆپاوس کە بە تەمەنی لێچوونەوە دەرێن، واتە لە ئافرەتان کاتێ بڵێن تەمەنی مناڵبوونەوە شتانیان بەسەر دەچێت پێی دەگوترێت مینۆپاوس. ئەوە دیارە لە دەگەڕێتەوە بۆ یۆنانیەکان، بۆ شارستانیەتی یۆنانیەکان. لە کۆنەوە زۆر جار باسی ئەو کێشانە کرایە، بەڵام نەناسراوە وەکو هۆرمۆن هەتا ساڵی 1905 لەلایەن ئێرنست ستارلینگ لە لەندەن لە کۆلێژی شاهانە کۆمەڵێک بابەت و سیمیناری پێشکەش کرد. وشەی هۆرمۆنی بەو ناوە هیناکەوە chemical speeding from cell to cell، چەند مادەیەکی کیمیاوین لە خانەیەکەوە دەچن بۆ خانەیەکی تر یان بۆ شوێنێکی تری لەش بۆی کاری خۆیان ئەنجام بدەن. ئەگەر بێت و باسی ئەوە بکەم کەوا لە لەشی مرۆڤ دیارە کۆئەندامەکە پێی دەگوترێت کۆئەندامی کوێرە گلاندەکان یان کۆئەندامی هۆرمۆنەکان، وەک چۆن کۆئەندامی دڵ و سووڕی خوێنمان هەیە، کۆئەندامی هەناسەدانمان هەیە، کۆئەندامی با بڵێن مێشک و دەمارەکانمان هەیە، کۆئەندامی کوێرە گلاندەکانیشمان هەیە کە کۆمەڵێک گلاندن، هەریەکە لە شوێنێکی لەش جێگیرە. سەرەکیەکانیان ئەوانن کەوا ئەگەر لەسەرەوە لە ژێر مێشک گلاندێک هەیە پێی دەگوترێ غودەی نوخامی یاخود پیتویتەری گلاند، وابزانم بە کوردی پێیان دەگوت شاگلاند، لەبەرەوەی ئەو گلاندە کۆنتڕۆڵی هۆرمۆن و گلاندەکانی دیکەی لەش دەکات.
دوای ئەو گلاندێکمان هەیە لە پێشەوەی ملی مرۆڤ کە پێی دەگوترێ گلاندی دەرەقی یان غودەی دەرەقی یاخود قورگە گلاند هەر ناوێک لێی بنێی ئەویش دیارە لە بەشی پێشەوەی ملی مرۆڤە لا مرۆڤێکدا هەیە و پێویستە بۆ ژیان. گلاندی دیکە لە پەنکریاس دوو بەشەیە، بەشێکی دیارە ئاوجی هەرسو ئەو مادانە دەردەدا، بەڵام ئەو بەشەی کە پەیوەندی بە کوێرە گلاندەکان هەیە هۆرمۆنی ئینسولین دەردەدا کە وا دەکا شەکرە لە ناو خوێنی مرۆڤ ڕێک بکەوێت، ڕێک بخات، ڕێکخستنی ڕێژەی شەکرە لە ناو خوێنی مرۆڤ. ئەوە هۆرمۆنی ئینسولین کە دەردەدرێت لەلایەن پەنکریاس. دوو گلاند لە هەردوو لای ڕاست و چەپ لەسەر گورچیلە هەنە، پێیان دەگوترێ ئەد رینەل، وشەی رینەل یعنی گورچیلە، ئەد یعنی لەگەڵ. ئەو دوو گلاندانە گلاندی سەر گورچیلەن، یعنی بەس لە ڕووی توێکاریەوە لەوێ نیشتەجێن، پەیوەندیەکیشیان لەگەر گورچیلە هەیە، بەڵام گلاندی سەربەخۆن، پێیان دەگوترێ غودە الکەظەریە یان ئەدرینەل گلاندز. ئەوە هەرێک لەو گلاندانە دوو بەشی هەیە، ناوەند یان مێدیولا یان بەشی کۆرتێکس یان توێکڵ. کاریەکە فرمانی جیاوازە. لە بەشی خوارەوەی زجی مرۆڤ دیارە توخمەخانەکان هەن بە پێی ڕەگەزەکە، توخمەخانەی نێر و توخمەخانەی ڕەگەزینی. ئەوە بە شێوەیەکی گشتی جۆر و ژمارەی گلاندەکانە، گلاندە سەرەکیەکانی لەشە کە هەریەکەیان فەرمانێکی تایبەتی هەیە. ئەگەر بێت و بینە سەر ئەو وێنەیە دیارە گلاندی نوخامی پیشان دەدا یان پیتویتەری گلاند کە لە ناوەڕاستە بەشی پێشەوە و پشتەوەی هەیە. ئەو گلاندە کۆمەڵێک هۆرمۆن دەردەدا بۆی گلاندەکانی دیکەی لەش لەژێر فەرمان و کاریگەری ئەو هۆرمۆنانە ئیش دەکەن کە لە گلاندی نوخامیەوە دەردێت. هۆرمۆنی پرۆلاکتین کە پەیوەندی کە لێرەوە نووسراوە برست بە وەکو بڵێ مەمچی ئافرەتانەوە هەیە بۆ دەردانی شیری پێویست و دروستکردنی شیری پێویست لە کاتی دایکایەتیدا. هۆرمۆنێکی ترمان هەیە ADH یان ئەنتی دایورێتیک هۆرمۆن کە لە بەشی پشتەوەی غودەی نوخامی دەردەدرێ، ڕێژەی ئاو بە هەماهەنگی لەگەڵ گورچیلە طەبعاً ڕێژەی ئاو لە ناو لەشدا ڕێک دەخا. ئەوە نووسراوە گۆنادۆترۆپینز کە دیارە دوو هۆرمۆنی سەرەکی دەگرێتەوە، پێی دەگوترێت چەند FSH یان LH. ئەوانە کردداری توخمەخانەکان مەبەستمان توخمەخانەی نێر و مێ ڕێک دەخەن کە نیشانەکانی نێر یان نیشانەکانی مێ کە لە مرۆڤدا دەردەکەون، هەروەها فەنکشن و کارەکانی ئەو توخمەخانانە پەیوەستن بەو دوو هۆرمۆنەی کە لە غودەی نوخامیەوە دەردەدرێن FSH و LH. پاشان TSH دیارە بۆ قورگە گلاند یان گلاندی دەرەقی کۆنتڕۆلی وی دەکا. گرۆث هۆرمۆنمان هەیە، هۆرمۆنی گەشە کەوا ڕاستە و خۆ کۆنتڕۆلی ئێسک و ماسوولکەکان دەکا و پەیوەندی بە گەشەکردن هەیە، هۆرمۆنی گەشەیە، بۆیە لە منداڵان و هەرزەکاران پێویستە ڕێژەی نۆرمەڵ بی بۆ گەشەکردنێکی تەواو. و MSH ڕەنجی پێستە دروست دەکا. ICTH هەیە کەوا ئەویش گلاندی سەر گورچیلە یان ئەدریناڵ یان غودەی کەڤەری وا دەکا کاری خۆی ڕێک بخات و هۆرمۆنەکانی دەربدات. زۆر باشە. ئەوەش دیسان پیشاندانەکی دیکەی هەمان ئەوەیە کەوا چۆن گلاندی نوخامی یان پیتویتەری گلاند چۆن کۆنتڕۆلی گلاندەکانی دیکە دەکات. لەم وێنەیە ئاستەکانمان بۆ دەردەکەوێ یان لێڤڵەکان دیارە لە مێشکەوە دەست پێ دەکا، ئەو ڕیزەی سەرەوە
کە نووسراوە GnRH یاخود نووسرایە CRH کۆرتیکۆترۆپین ریلیزینگ هۆرمۆن. ئەو فاکتەرانە یان ئەو هۆرمۆنانە لەلایەن هایپۆتەلەمەس دەردەدرێن کە بەشێکە لە ژێرەوەی مێشک، خودی مێشک بەشێکە لە مێشک، لەوێوە ئەو مادانە دەردەدرێن دێن کار دەکەنە سەر ئاستی دووەم یان لێڤڵی دووەم کە بریتە لە غودەی نوخامی یاخود غودەی پیتویتەری کە وەکو باسمان کرد بەشی پێشەوە و بەشی پشتەوەی هەیە. پاشان ئەو غودەی نوخامی یان پیتویتەری ئەو هۆرمۆنانە دەردەدا کە باسمان کرد بۆ ئەوەی گلاندەکان هان بدا کاری خۆیان بکەن و کاری تایبەتمەندی خۆیان کە غودەی دەرەقیە یان گلاندی قورگە گلاند و غودەی کەزەری یان ئەوەی سەرگورچیلا، هەروەها جگەر بە گلاندێکی لە گلاندەکاندا دەدرێت کە هۆرمۆنی گەشە لە ڕێگای جگەرەوە کار دەکات لەسەر ماسوولکە و لەسەر ئێسکەکان بۆ گەشەکردن. FSH و LH وەکو باسمان کرد کار دەکاتە سەر توخمەخانەکان. ئەوە گوتمان ئاستی سێەمە یان لێڤڵی سێم کە خودی گلاندە ڕئیسیەکانی لەش. ئاستی چوارەم پێی دەگوترێت تارگێت ئۆرگان یان ئەو ئەندامانەی کەوا هەدەفن یان کۆتا وەرگرەکان یان ڕسێپتەرەکان خانەکانی لەشن، ماسوولکە و ئێسکەکانن، بەشەکانی دیکەی لەشن کەوا هۆرمۆنەکان کاری خۆیان لەسەر دەکەن و کاریگەریان ئەنجام دەدەن. ئەوە دەربڕینێکی دیکەیە بۆ هەمان مەبەست بۆ ڕوونکردنەوەی فیزیۆلۆژیایی ئەندامی کوێرە گلاندەکان. هایپۆتەلەمەس وەکو باسمان کرد پیتویتەری گلاندی نوخامی 9 هۆرمۆنی جیاجیا دەردەدا، ڕێکخستنی گلاندەکانی دیکەیە لەگەڵ هۆرمۆنی گەشە. قورگە گلاند پەیوەندی بە مێتابۆلیزم هەیە کە عملیەت ئەلئەیض یاخود کردداری زیندەپاڵ، دروستبوونی پرۆتینی نوێ، دروستبوونی کاربۆهیدرێتەکان و کەمبوونەوەیان و ڕێکخستنی ڕێژەی پێکاتەکانی پێکاتە کیمیاویەکانی لەش. پەنکریاسمان هەیە ئینسولین و گلوکاگۆن دەردەدات کە ڕێژەی شەکرە ڕێکدەخی لە ناو خوێنی مرۆڤ. گلاندی ئەدرینەڵ یان گلاندی سەرگورچیلە کاری چیە؟ بەشی ناوەندەکەی یاخود مێدیولایەکەی ئەدرینالون و نۆر ئەدریلانلین دەردەدا. زۆر جار گوێتان لێ بووە کە وەکو هۆرمۆنی بەرگریکردن، هۆرمۆنی شەڕ، هۆرمۆنی هەڵچوون هەتا دوایی کە ڕێژەی ئەدرینالین و نۆر ئەدرینالین زیاد دەبێت، توانای ماسوولکەی زیاد دەبێت، توانای لێدانی دڵۆوانە زیاد دەبێت، زەخت تاڕادەیەک بەرز دەبێتەوە، مرۆڤ ئامادە دەبێت بۆ بەرەنگاربوونەوە. هەروەها بەشی کۆرتێکسی یان بەشی توێکڵەکەی دیارە ئەو شتی دیکە دەردەدا وەکو کۆرتیزۆڵ کە ڕێژەی شەکرە و ڕێژەی شتەکە سۆدیۆم و پۆتاسیۆمەوانە ڕێکدەخا. هەروەها هۆرمۆنە بەشێک لە هۆرمۆنەکانی سێکس دەردەدا، بەشێک چکە بەشە سەرچیەکەی دەردەدرێت لەلایەن توخمەخانەکان. و هەروەها هۆرمۆنی ئەلدۆستیرۆن دەردەدا کە بە تەواوی سۆدیۆم و پۆتاسیۆم کە دوو بابرین ئایۆنی گرنگن لە لەشدا ڕێچیان دەخا. تێستیس یان ئۆڤەری واتە توخمەخانەی نێر، تێستیس و ئۆڤەریس توخمەخانە مێینەکان، ئسترۆجین و پرۆجسترۆن، ئەوانە کردداری زۆربوون و زاوزێ و هەتا دوایی ڕێک دەخەن. دەتوانم بڵێم دووبارە بوونەوەی هەمان شتا ڕەنگە هەندێک بە درێژی تر بێ. گلاندی نوخامی لێرە نووسراوە لە ڕێگای توخمەخانەکان سووڕی مانگانەی ئافرەتان ڕێک دەخەن، هەروەها گلاندی نوخامی لە ڕێگای هۆرمۆنی گەشە، گەشەکردن و دابەشبوونی خانەکان ئەوانە ڕێک دەخەن، هەروەها بەرهەمهێنانی شیر لە ئافرەت. گلاندی دەرەقی تایرۆکسین وەکو باسمان کرد مێتابۆلیک ڕێت لە ڕێگای جگەرەوە
زیادبوون و کەمبوونی مادە کیمیاویەکان و زیادبوون و کەمبوونی با بڵێن کاربۆهیدرێت و پرۆتینەوەوانە ڕێک دەخا و گلاندی ئەدرینەڵ یان گلاندی سەرگورچیلا فایت و فلایت وەکو بڵێ شەڕ و هەڵاتن و ئەگرێشن و تووڕێی و ئەو شتانە ڕێک دەخا پەنکریاس گوتمان شەکرە ڕێک دەخا و هەتا دوای ئەوانی تریش باس کرد ڕۆژەمان شتە ئێستا دێنە سەر ئەوەی دوای ئەوەی کە هەندێک شتی گرنگمان باس کرد لەوەی کەوا کۆئەندامی کوێرە گلاندەکان چییە و هۆرمۆنەکان چۆن دەردەدا لەبەرچی پێی دەگوترێ کۆئەندامی کوێرە گلاندەکان چوە دوو جۆر گلاند هەیە لەش گلاند بەو ئەندامە دەڵێن کە مادەیەک دروست دەکا یان ڕێژراوێک دروست دەکا و دەیڕژێنێتە ناو خوێن یان بۆ شوێنێک دەینێری بۆ ئەوەی کاری خۆی بکە ئەو گلاندانەی کەوا جۆگەلە یان بۆڕیان هەیە پێیان دەگوترێ ئیگزۆکراین گلاندز واتە مادەکانیان دەنێرن بە ڕێگایەکی بۆڕیەکی دەرەچی بۆ شوێنی کارەکە ئەوانەی کەوا بۆڕیان نییە یان کەناڵ یان جۆگەلەیان نییە یەکسەر مادەکانیان دەڕێژنە ناو خوێن لە ڕێگای خوێنەوە دیارە سووڕی خوێن هەم بۆشەکانی لەش دەکا دەگەنە شوێنی ئامانج ئایا تێکچوونی هۆرمۆنەکان چ کێشەیەک دەنێنەوە بە شێوەیەکی گشتی دەڵێم دوو جۆرە تێکچوونمان هەیە یان ئەوەتانەیە هۆرمۆنێکی دیاریکرا و زۆر بە زیاد لە حەدی خۆی لە ڕێژەی خۆی دەردەدرێ ئەوەش کێشەی تەندروستی دەنێتەوە یان ئەوەتانەیە هۆرمۆنەکە بە ڕێژەیەکی کەمتر لە ڕێژەی ئاسایی یان پێویست دەردەدرێ ئەوەش کێشەی تەندروستی دەنێتەوە کەواتە بە شێوەیەکی گشتی یان پڕکاری گلاندەکانمان هەیە یان کەمکاری یان سستبوونی گلاندەکانمان هەیە لەو نەخۆشیانەی هۆرمۆنەکان بۆیە سستی قورگە گلاندم هەڵبژارد وەکو یەکەم یان غودەی تەمبەڵ وەکو یەکەم نەخۆشی لەبەرەوەی دوای نەخۆشی شەکرا لە هەموو نەخۆشیەکانی هۆرمۆنەکان دەتوانین بڵێن باوترە و خەڵک زیاتر تووشی دەبی و لەو نەخۆشیەدا ڕێژەی تایرۆکسین یان T4 یان T3 ئەو هۆرمۆنەی کەوا گلاندی دەرەقی دەری دەدا زۆر کەم دەردەدرێ کە ئەو هۆرمۆنە کەم دەبێتەوە کۆمەڵێک نیشانە هەیەک لەو نیشانانەوێکەوە کەسەکە کز دەبێ ماد دەبێ هەموو چاڵاکیەکانی کەم دەبێتەوە کە سەیری دەکەی وەکو دەموچاوێکی کەم چاڵاک یان تەپ دەردەکەوێت هەندێک دەموچاوی ڕەنگە ئەستوربوون و گوفبوون ئەوانەی پێوە دیار بێت هەندێک کزبوونی پێوە دیارە نیشانەکان زۆرن لەوانە نیشانەیەک هەیە وەکو دیپرێشن یعنی هەز دەکەی کەسەکە کزە ماتە مەلوولە یان دڵتەنگە هەندێک چاڵاکی مشتی ڕەنگە کەم بیتەوە یان تەرکیزی کەم بی فەتیگ نیشانەیەکی زۆر گرنگەوە تا هەست بە ماندووبوون دەکات زوو ماندی دەبێت توانای ئەنجامدانی کار و چاڵاکیەکانی نییە دەمەوێت لێرە ئاماژە بەوە بکەم زۆر لەو نیشانانەی کەوا لێرەدا من باز دەکەم لە زۆر نەخۆشی دیش ڕوودەدا بەخۆی طب وایە یعنی زۆر نیشانە لە زۆر نەخۆشی ڕوودەدان بوونە ئەو بێتاقەتی و بێهێزی و زووماندوبوون دیارە لە زۆر حاڵەتی دیکەی وەکو کەم خوێنی و کەمی ڤیتامین دی و ئەوانەشدا ڕوودەدا یان ڕەنگە لە نەخۆشی دیکە سیستەمی دیکە ڕوو بدەن بەڵام لە سستبوونی گلاندی دەرەقی وەکو نیشانەیەکی زەق ئەو بێهێزی و بێتاقەتی ڕوودەدا هەروەها مەسل کرامپس یان ژانی ماسوولکەکان دەست و قاچ و پشتوانەی دێشی نیشانەیەکی دی بریتە لە کۆڵد ئینتۆلەرەنس یعنی سەرمای دەبی گەرم نابیتەوە یعنی جار هەیە خەڵک هەموو گەرمایەتی ئەو هەر سەرمایەتی کەم ئارەقە دەکات لەشی وشکە
ویت گین چێشی لەشی زیاد دەبی درای سکین پێستەی وشکە. دەمەوێت لێرەدا ئاماژە بە دوو نقطەی مهم بکەم، دوو خاڵی گرنگ. یەکیانەوەیە ئەو نیشانانەی باز دەکەم cold intolerance، هەست بە سەرما دەکا یاخود کز دەردەکەوی، ئەو نیشانانە ئێستا کەمتر دەدیترێن. لەبەر چی؟ لەبەرەوەی ئەو نەخۆشیە زۆر زووتر دەست نیشان دەکرێت. چۆن زووتر دەست نیشان دەکرێت؟ زۆر کەسێ دەسێ کۆمەڵێک پشکنین بۆ خۆی دەکات و لە ئەنجامی پشکنینەکان دەردەکەوێت کە ئەو نەخۆشیە هەیە، بەبێ ئەوەی زۆر هەستی بە نیشانەکان کردبێ، یاخود بە نیشانەی تر دەردەکەوێت، بە تایبەتی کەمبوونی توانای مناڵنانەوە لە ئافرەت لە پیاو، وەکو نەزۆکی سەرەتایەکەی ڕەنگە بە شتان دەرکەوێیان تێکچووی سووڕی ماگانە و یان نیشانەی تر کە لەبەر هۆکاری دیکە ڕەنگە بۆ پشکنین ناردرابن. کەواتە فڵ پیکچەر یاخود هەموو نیشانەکان کە لە شەخصەکەدا هەبێ، جاران زۆر بوو، جاران یعنی ڕەنگە پێش ئەوەی کاتی ئەمە لە کۆلێژ بووین یان تازە دەرچوو بووین یان ئەو کاتانایان، بەڵام ئێستا زۆر کەمتر دەردەکەوێت ئەمە نیشانانە پێکەوەکو باسم کرد، بۆیە زیاتر لە ئەنجامی پشکنین یان پێویستە زووتر هەستی پێ بکرێت و پشکنین بکرێت. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم کە ویستم بە گرنگی باسی بکەم لێرە نووسراوە ویت گین، واتە ئەو کەسەی کەوا غودەی تەمبەڵا خەڵەو دەبی یان چێشی لەشی زیاد دەبی. دەمەوێت ئەو خاڵی لێرە ڕوون کەمەوە. زۆر کەس غودەی سستا بە ڕێژەیەکی زۆر کەم یان بە ئاستێکی خەفیف چێشی لەشی زۆرە، وا دەزانێ هەموو خەتای غودەکەیە. دەبی ئەمە ئەوەی بزانین ئێستا کێشەی قەڵەوی لە ئێستادا چێشەکە زیاتر پەیوەندی بە ژینگەوە هەیە، بە هەموو ژینگەیەکەوە، بە ژینگەی ناوماڵ، ژینگەی دەرەوە، ژینگەی چێشتخانەکان، ژینگەی مارکێتەکان، ژینگەی هەتا دوایە، ینی کەم جوولەی وەرگرتنی کالۆری زیاتر و هۆکاری دیکە و دانیشتنی زۆر و شتانە زیاتر پەیوەندی بەوەیەوە هەیە. زۆر لەو کەسانەی چێشی لەشیان زیادا هەوڵ دەدەن یەک کۆمەڵە هۆرمۆن فەحز بکەن و خەتایەکەی بخەنە سەر هۆرمۆنەکان، دەتوان برێم لە 99.9 حاڵەتەکان هیچ کێشەیەکی هۆرمۆنی نادۆزینەوە. زۆر جارە ئێمە ئەو کەسانەش دەنێرینەوەی چێشی لەشیان زیاد. زۆر باش. ئێستا ئایا طبعا باسی دەست نیشانکردن لۆیە نەکرد، دەست نیشانکردن دیارە بە پشکنین دەکرێت T3 و T4 و TSH و ئەوەش ینی بەڕاستی بڕەکلێکدانەوەیەکی وردی دەوێت، هەروەها بەبوونی نیشانەکان. ئێستا دێنە سەر ئەوەی بزانین چارەسەرکردن بە کورتی تەنها قەرەبووکردنەوەکەیە بە حەبی سایرۆکسین، واتە ئەو هۆرمۆنە نییە لە جەستەی ئەو کەسەی، پێویستە قەرەبوو بکرێتەوە. حەبەکە پێی دەگوترێت تایرۆکسین یان تایرۆکسین یان سایرۆکسین، هەر ناوەکبی 50 مایکرۆگرامی هەیە، 100 مایکرۆگرامی هەیە، 25 هەیە، بە پێی پێویستی شخصەکە. بە دوواداچوونیش بەوەی دەکرێت کە هەر چەند مانگ جارێک پشکنینەکەی بۆ دووبارە دەکرێتەوە بۆەوەی بزاندرێ ڕێژەی هۆرمۆنەکەی زیاد بکرێ، حەبەکەی یان کەم. واوە نەخۆشیەکی درێژخایەنە لە هەرە زۆری حاڵەتەکان، لە زۆربەی زۆری توانم بڵێم لە هەمووی بە درێژایی ژیان پێویستە حەبەکەوە. وای ئەگەر ئێستا کەس پرسیاری نەبوو یان کەس ویستی تەداخل بکە ئاساییە، نەوەک تەداخلی گرنگیان پرسیاری گرنگتان هەبێ. ئەگەر وڵای کەس کۆمنتێکی نووسیە، بەڵێ یەک کەس کۆمنتێکی نووسیە و دەستی بەرز کردەوە، ئەگەر دەزانی حەزەکەی پرسیارەکە بکەن. ئەوەی کۆمنتی نووسیە مامۆستا سازانە، دەڵێ ئایا نیشانەکانی غودەی تەمبەڵی تەنها پشت بە تاقیگە دەبەستێ یان بە نیشانەکانیش؟ ینی مەقسەدی ئەوەیە پێویستی بە تاقیگەشێ یان بە نیشانەکان دەتوانێت بڕیاری لێ بدەیت؟ کاک دڵشاد ئەگەر بە کورتی پرسیارەکەت بکەی فەرموو. ئەو کاتتان باش. پرسیاری من وڵاوەیە بزانم پەیوەندی قورگە گڵاند لەگەر قۆڵۆنی ئایا لە کاتەکە نەخۆشەکە کە غودەی تەمبەڵی هەبی ئەو غودەی ژاراوی مەسەلەن ئەوەی سامی پێ دەڵێن، ڕاستە دکتۆر؟ جا ئایا هیچ پەیوەندی بە قۆڵۆنەوە هەیە؟ باشە مامۆستا دڵشاد، سپاس.
ئینشاءڵڵا بەڵامتان دەدەینەوە. بەنسبەت پرسیاری یەکەم دیارە کە نیشانەکان زۆر گرنگن لە ئەوەی کەسەکە یان دکتۆرەکە فکری ئەوەی بکە دکتۆرەکە بە تایبەتی بۆی بینێری بۆ پشکنین، بەڵام دەست نیشانکردنی 100% تەنها بە پشکنینی تاقیگەیە بە شێوەیەکی ڕێکوپێک بکرێت و زۆر جار ئەمە لە 2 تاقیگە دووبارەی دەکەینەوە بۆ ئەوەی دڵنیا بکرێتەوە کەوا ئەو کەسە سستی قورگە گلاندی هەیە، کەواتە دەست نیشانکردن پشت بە تاقیگە دەبەست. ئەوە بە وازحی وەڵام داوە ئەگەر هیچ پرسیاری دیکەیەبی. بەنسبەت پرسیاری دووەم ئێمە کە دەڵێن قۆڵۆن خەڵکەکی زۆر نەخۆشیەکی پێی دەگوترێ وروژانی قۆڵۆن، تەهەیوجل قۆڵۆن، ئیرتەبل باول سندرۆم، یعنی ئەو ناوانەی هەیە. هەندێک جار غازاتی، هەندێک جار قەبز، هەندێک جار زوچی هەیە. پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان نەخۆشیەکانی قورگە گلاند و ئەو جۆرەی قۆڵۆن نییە، بەڵام ئایا نیشانەکانی نەخۆشیەکانی قورگە گلاند لە ڕیخۆڵەکان دەردەکەوێ؟ بەڵێ. ئەو کەسەی غودەی سەریعی هەیە یان غودەی سامی هەیە یان ژاراوی عادەتەن تووشی جۆرێک لە زگچوون دەبێ، واتە زوو پێویستی بە ئەوە دەبێت نەوعەک لە زگچوون. ئەوە یەک. ئەو کەسانەی غودەی تەمبەڵیان هەیە تووشی جۆرێک لە قەبزیان ئیمساک دەبن کە درەنگ دادەنیشن و زۆر جار ئەوە یەکە لە نیشانەکان. ئێستا دێنە سەر نەخۆشی قورگە گلاند، نەخۆشی دووەم کە بریتە لە پڕکاری غودەی سەریع یان غودەی سام. ئایا ئەو نەخۆشیە چییە کە زۆر جار باز دەکرێت؟ ئەو نەخۆشیە چەند جۆرێکی هەیە. یەک لەو جۆرانەی کە بەڕاستی لە هەمویان باوترە پێی دەگوترێ گرێڤز دیزیز، دیارە بە ناوی ئەو کەسەیە کە دۆزیتەوە. ئەو نەخۆشیە کار دەکاتە سەر زۆر لە بەشەکانی لەش. یەک لەوانە دیارە گلاندی دەرەقی گەورە دەبێ وەکو برەی دەردەپەڕی، بەڵام هەموو دەرپەڕین و گەورەبوونێک معنایەوە نییە ئەو نەخۆشیە ژاراوی بوونی غودەیە. و هەروەها چاوەکانی دەردەپەڕی بە جۆرێک کە سپێنەی چاوەکانی لە هەر چار دەورەی بابرێن لە چێوەی ڕشتی چاوەکانی دیارە. ئەوە پێی دەگوترێ حاڵتەکە پێی دەگوترێ ئیگزۆفالمەس کە چاوی دەردەپەڕی. ئەوانە هەندێکن لە نیشانەکانی غودەی دەرەقی کە پڕکاربی یان زۆر ئیش بکەن، غودەی سامبی یان هۆرمۆنی زۆر دەربدا، زۆر بڕێژی. نیشانەکانی دیارە بریتین لە دڵە کوتا، دڵێدان، گەرمداهاتنی لەش. ئەوانە لێرە نووسرا سیمپتۆمز، واتە ئەو نیشانانەی کەوا نەخۆشەکە هەست پێ دەکا. و ئەوەی تر ساینس ئەو نەخۆشە نیشانانەی کەوا ڕەنگە دکتۆرەکە لە کاتی فەحسکردن بیبینیت. سیمپتۆمەکان هایپەر ئاکتیڤیتی، یعنی کەسێکی چالاک دەردەکەوی، زۆر قسە دەکا، حرەکە دەکا. ئیرتەبڵیتی، یعنی وەکو برێی زۆر جوولەی دەکا، زۆر حرەکەی دەکا، زۆر دڵە وەکو دڵە ڕاوچەی هەبی. دیسفۆریا، یعنی میزاجی تێک دەچی. هیت ئینتۆلەرەنس، تحملی گەرمای ناکە، گەرمایتی دایمەن گەرمایتی دەبینی زستانە یەک کراسی لەبەرە عرەقەی زۆر دەکا، دەڵێ ئەم گەرمامە. دڵە کوتای هەیە، پەڵپیتیشن، فەتیگ ئەند ویکنس، زووماندی دەبی و هەست بە ماندووبوون دەکا. طبعاً ئەو نیشانەیە لە سستی قورگە گلاندیش باسمان کرد، لەوێش هەبوو. weight loss with increased appetite، چێشی لەشی دادەبەزی، زەعیف دەبی، لاواز دەبی، هەر چەندە ئیشتیهای باشە، خواردن باش دەخوا. دایریا، نەوعەک لە زگچوون، پۆلیوریا، زۆر میزکردن، هەندێک جار سێکشوەل دیسفەنکشن، یعنی چێشی سێکسی دەبی. تەکیکاردیا کە دێ دکتۆر فەحسی دەکا، ڕەنگە دڵی خێرا لێ بدا، ئەتریال فیبریلیشن، دڵی بەناڕێکی لێ بدا و بە خێرایی لێ بدا، دەستی دەلەرزی کە پێ دەڵێ دەست درێژکە، دەستەکانی درێژکە ڕابگری، هەم پەنجەکانی دەلەرزی، گۆیتەر، ئەستوبوونی پێشەوەی مل، پێستەی عادەتەن وەکو بڵێ نەوعەک لە شەداریان تەڕی لەبەر ئارەقەکردن، گەرمیشە پێستەی کە پێی دەڵێ هەستە و دانیشە و دەست و ماسوولکەکانی فەحز دەکەی نەوعەک لە لاوازی لە هێزی ماسوولکەیی هەیە، مایۆپاتی عینیشتە. لیدردراکشن
یعنی پێڵووی سەرەوەی پێڵووی خوارەوەی ئۆکوبرێ ڕاچەشراوە بۆ بنکەکەی یعنی کە گوتمان چاوی دەردەپەڕی و گاینی کۆماستی ئەواتە لە پیاواندا گەورەبوونی مەمک ئێکزۆفالمەس چاوی دەردەپەڕی و پریتی بێڵمیگزدیما هەندێک جار نەوعک لە ئەستورایی و لە جۆرەك لە بابرین پەڵە و گۆڕانی ڕنگ لە پێشەوەی قاچی لە خوار چۆچی دەردەکەوی پێ دەگوترێ پریتی بێڵمیگزدیما. یەک لە ڕێگایەکانی دەستنیشانکردن ئەوەیە کەوا سۆنەری ملی بۆ بکرێ. دیارە سۆنەری مل کە دەکرێ گلاندەکەیان غودەکەی پیشان دەدا ئەستور بووە گەورە بووە چون هەندێک جار ئەستور دەردەکەوێت بەڵام هەر چەوریە لەوێن دەرێ یان شتی دیکەیە و ئایا گرێ زیادەی هەیە یان هەر خودی گلاندەکە گەورە بووە یان بەشێک لە گلاندەکە گەورە بۆ زۆر ئیش دەکا ئەو بە ڕێگای سۆنەر دەردەکەوێ. ڕێگای دیکەی دەستنیشانکردن دیارە ڕێگای دیکەی دەستنیشانکردن بریتیا لە ئەو نیشانانەی کە باسمان کرد لەگەڵ پشکنینی هەمان ئەو شتانەی گوتمان T3 و T4 ڕێژەی هۆرمۆنەکە کە دەبینی زۆر بەرز بۆتەوە TSH لەو حاڵەتە نزم دەبێتەوە زۆر ئەو هۆرمۆنەیە کە لە غودەی نوخامی دەردەدرێ ئەویان نزم دەبێتەوە بە حاڵەتێک پێی دەگوترێ نەگەتیڤ فیدباک ئەو وەکو ڕاگررتنی باڵانس کاتێک هۆرمۆن سز دەبێ ئەو خودی خۆی TSHەکە زیاد دەکات لە غودەی نوخامی کاتێک غودە زۆر ئیش دەکا غودەی دەرەقی نگەتیڤ فیدباکە چی دەنێری ئەویان کەم دەبێتەوە ڕێژەی TSHەکە جا بەو ڕێگایانە ئەمە دەتوانین عادەتەن دەستنیشان دەکرێت. هەروەها هەندێک پشکنینی دیکە هەیە پێی دەگوترێ ئۆتۆ ئەنتیبەدی کە نامێت لێرە بچمە تەفاسیل ئەوەی بزانی ئایا گرێڤزە یان هۆکارێکی دیکەیە بۆ زۆر ئیشکردن. سێ جۆری چارەسەرکردنمان هەیە بۆ غودەی سەریع یان غودەی ژاراوی یان غودەی سام. یەکیان دەرمانە دوسێ جۆر سەرەکی هەبوو دەرمان هەیە کە بەکاردێ بۆ مەبەستا دیارە بۆ ماوەی نزیکەی ساڵێکە تا ساڵێک و نیو دەبێ بەکاربێ. ڕێگای دووەم نەشتەرگەریە لەبەرەوەی ئەو گلاندە ئەستور بووە و گەورە بووە و زۆر هۆرمۆنی دەڕێژی گلاندەکە هەڵدەگیرێت و ڕێگای سێمیش ڕێگای تیشکاوەریە واتە بە ڕێگای تیشک گلاندەکە دەسووتێنرێ یان سز دەکرێ یان وای لێ دەکرێتەوە تەلەیوفکا بکرێتە بێتە فایبرۆسس بە ڕێگای یۆدی موشع دەخواتەوە یۆدی تیشکاوەر شخصەکە بە ڕێگای خواردنەوە لە ڕێگای دەمەوە دەیخواتەوە و پاش فترەیەک چەند هەفتەیە کە تا چەند مانجێک ئەو یۆدە تیشکاوەرە دیارە یۆد زۆربەی چڕی دەکەوێتە ناو غودەی قورگە گلاند لەوێن دەرێ گلاندەکەی وەکو برێی کزی دەکا و گچکەی دەکاتەوە و دەیسووتێن. ئەو دوو ڕێگایانە ڕێگای نەشتەرگەری و ڕێگای یۆدی تیشکاوەر عادەتەن 150 هەتا 70 حاڵەتەکان دوای چەند ساڵێک غودەکەیان بەڕادەیەک سس دەبێت کە دەبێتە هۆی سستی قورگە گلاند و پێویستە بە درێژایی ژیان حەبی قەرەبووکردنەوەی هۆرمۆنەکە سایرۆکسین بەکاربێت. ئەگەر هیچ پرسیارتان هەیە یان کۆمنت لەسەر غودەی ژاراوی دەتوانن ئێستا. وڵا بەڕێزێک چرۆ کامل دەستی بەرز کردەوە ئەوی وەردەگری ئەگوجا ئێک دوو پرسیاری تریش لە ئەوەی هاتبوو لە چاتەکەی فەرمەوە. زۆر باشە ئەگەر زەحمەت نەبی کاک دکتۆر پرسیار وەڵام دەدەمەوە یعنی باشە بەسەر چاو یەکەم ئەو جایی دووەم هەتا ئەم نیش بەسەر چاو چرۆ کامل فەرموو چرۆ ئەگەر مایکەکەی بکەوە فەرموو. بەڵێ ئەم کاتتان باشتر زۆر سپاس دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ ئینشاءالله. وڵا دکتۆر گیان من پرسیارێکم هەیە بزانم هەموو جۆری ئیفلیجیەکان و بە تایبەتیش ئیفلیجی مناڵان چ پەیوەندیەکی هەیە لەگەڵ هۆرمۆن و گلاندەکانە ئەگەر عەزێت نەبێ. دەستت خۆش بێ سپاس دکتۆر. زۆر سپاس بۆ ئەم پرسیارە. ئیفلیجبوونی منداڵان ئیفلیجبوونی
هۆکاری زۆرە یەک لەوانە ئەو ڤایرۆسەی شەلە لە ئەتفالە کە جاران هەبوو ئێستا کەمە ئیفلیزبوونی جۆری دیکە هەیە کە پێی دەگوترێت سێرەبڕەڵ پەڵسی کە هەر لە منداڵەکە بەو جۆرە لە دایک دەبیان لە تەمەنی 1 ساڵی پاشان دەست نیشان دەکرێت ئەنی هۆکاری زۆرە پەیوەندیەکی ڕاستەوخۆ نییە لە نێوان هۆرمۆنی بابرین هۆرمۆن پێدابین چکە پرسیارەکە وردە بەڕاستی هۆرمۆنی تایرۆکسین و پەیوەندیەکی ڕاستەوخۆی نییە لەگەڵی بەڵام هەندێک حاڵەت هەیە حاڵەتی زگماچی هەیە کۆمەڵێک کۆئەندام پێکەوە تووشی نەخۆشی دەبن یعنی نەخۆشی وا هەیە دەتوانم بڵێم جۆر بە جۆرەکەوە هەم کۆئەندامی دەمار و مێشک هەم کۆئەندامی کوێرە گلاندەکان بە یەکەوە تووشی نەخۆشی دەبن وەکو هەندێک لە نەخۆشی کرۆمۆسۆمەکان هەندێک نەخۆشی زگماچی دیکە بەڵام پەیوەندیەکی ڕاستەوخۆ نیە نەسستی قورگە گلاند نە پڕکاری قورگە گلاند نابێتە هۆی شەلەلبوون والعکس شەلەلبوونیش نابێتە هۆی ئەوە ئیلا لە ڕێگای هۆکاری دیکەوە نەبێ هۆرمۆنەکانی دیکەش توخمە هۆرمۆنەکان پەیوەندیەکی ڕاستەوخۆیان نییە وەکو باسم کرد هۆرمۆنی گەشەش هەروەها پەیوەندی ڕاستەوخۆی نییە هۆرمۆنی سەرگورچی لەش هەروە پەیوەندیەکی ڕاستەوخۆ نییە لە نێوان شەلەلبوونی مناڵ و هۆرمۆنەکان دوادارم وەڵام دابێتەوە دەستت خۆش بێ بەڵێ دکتۆر حەیدەر لە زانکۆی سەلاحەدین ئەگەر بە کورتی پرسیارەکان بکەن چکە بابەت ماوە باسی بکەین فەرموو بەڵێ زۆر سپاس سلااو ڕێزم هەیە دەنگم دەست خۆش پرسیارەکەی من لەوە جەنابی دکتۆری و ئەوەیە کە ئایا چ هۆرمۆنێک کاریگەری هەیە لەسەر فێربوون و یان فێریان باورین توانای فێربوون و یان حەزی فێربوون و ئانا ئەو هۆرمۆنانە چین وەلە تەمەنەشتی بەڕاستی چکە بەڕاستی ئەمە کات خۆی کە قوتابی من لە کولی هەندێک هۆرمۆن شتماخین بەڕاستی لە بیرونی ئێستا هەست دەکەم یعنی ئەو هۆرمۆنانە کار زۆر گرنگە مامۆستا بیزانیتن و قوتابیەکەی بنێتە لای پزیشک بۆی چارەسەری خۆی بگیرێ مامۆستا چۆن بزانی بۆ منە و هەروە چ هۆرمۆنێک پەیوەندی بە فێربوونەوە هەیە زۆر سپاس دیارە هەر هۆرمۆنێک لەو هۆرمۆنانەی کە لە سەرەتادا باسمان کردوە هەندێک شماونە بە تەفسیل لە ڕەنگە باسییان کرد هەر هۆرمۆنێک لەو هۆرمۆنانە ئەگەر ڕێژەکەی کەم بووە هۆی سستی ئەو گلاندا دیارە کاریگەری هەیە بێگومان لەسەر فێربوون ئێستا یەک لەوانە ئەو مناڵانەی کەوا سستی قورگە گلاندیان هەیە لە تەمەنی مناڵی کە پێی دەگوترێ کرێتی نزم یعنی یەک لە نیشانەکانیان بیرکۆلیە یعنی بیرکۆڵ دەبن ئەگەر هاتو زوو چارە سەر نەکرێ هەروەها هۆرمۆنەکانی دیکەش ئەگەر هاتو کەم بن بۆ نمونە هۆرمۆنی کۆرتیزۆڵ ئەگەر زۆر کەم بێ بێگومان ئەو کەسە توانای فێربوونی کەم دەبێتەوە هۆرمۆنی دیکەش هەر هۆرمۆنێک لەو هۆرمۆنانە ئەگەر زۆر کەم بێ بەڵام هۆرمۆنێکی تایبەت هەبێ با بڵێن تایبەتمەند بێ ئیشەکەی بە فێربوون وەکو هۆرمۆنمان نییە چونکە فێربوون کردارێکە پەیوەندی بە مێشک و پێکهاتەکانی مێشک لەگەڵ جەستەیەکی ساق لەگەڵ دیارە ژینگە و تەجاری بوو فێربوون ئەو شتانە جەنابتان لە ئێمە باشترە ئەو شتانە دەزانن لۆێ هۆرمۆنە چ تایبەت بە فێربوونمان نییە بەشەکەی تر گوتت مامۆستا چۆن بزانەیە کە ئەو کەسە کێشەی هۆرمۆنی هەیە یان نییە بەڕای من لێرەدا ئەوە گرنگە مامۆستا چۆن بزانێ یەکێک درەنگ فێر دەبێ ئەوە گرنگە ئەوە دیارە کە کاتێک چەند جارێک بۆی دووبارە دەکەیەوە بە جۆرێکی تر وەڵام دەداتەوە یان کاتێک هەست دەکەی لە ناو پۆل داماوە یان لەگەڵ تۆنیا یان کێشەی دیکەی هەیە یان لە ناو کاتی دیکە کە کاتی دەرس نیە هەست دەکەی بە تەنیا یان لەگەڵ مناڵک چاڵاکی و مناڵەکانی ئاسایی نیە بەو ڕێگانە دەتوانرێت تا ڕادەیەک بزاندرێت یعنی هەر شتێکی نامۆ کە هەستی پێکرا ئەوە بنێردرێت باشە چونکە مەسەلەی هۆرمۆنەکان نەختێ کووردە یعنی جاری وایە تا نەگاتە پزیشکی پسپۆری هەناو یان پسپۆری وردی هۆرمۆنەکان ڕەنگە دەستنیشانی زەحمەت بێ ئەگەر هاتوو خەفیف بێ حاڵەتەکەی واتە زۆر توند نەبێ هیوادارم توانی بێتم وەڵامتم دەستت خۆش بێ یەک کەسی ترمان مایە سازان سەید گوڵ
مامۆستا سازان فەرموو. هەم کاتتان باش باشتر سپاس. بەسێ پرسیار بەشداری دەکەم بۆ کاک دکتۆر بێزەحمەت ئەوانەی سەب کلینیکال هایپۆتایرۆیدیان هەیە ئەوانە تاکەی حەبەکەی بخۆن تایرۆکسین باشە لەبەرچە هەتا ئێستا هەموو لەسەر سیستەمی تیۆرەکانی ساڵی 50ەکانن هەر تایرۆکسین بەکاردێنن لۆ یعنی لە دەوڵەتەکانی تب ئەوانێ جاروهات و تایرۆکسینش دەخۆی تیفۆڕەکە ڕڤێرسیتری نابیتن ئێستا حەبەک سنسۆیدە کە تیتری و تیفۆرمیکس دەکرێت زیاتر لە ئەو نەخۆشانێکەوە هایپۆتایرۆیدیان ئستادی زیاتریان کردێ بەڵام لێرە زۆر بەکەمی دەیبینم کە زۆر نەخۆشی هایپۆتایرۆیدما هەیە لایەزالی عنی نیشانەکانی هەرما بەرەو خراپتر ڕۆیشتە تا نەبووە باشە عینەن شت هی لە ئەوانی دەرێ ئەم بەراوردم کردیا تەنها پشت بە تاقیگە نابەستن پشت بە سمپتم دەبەستن چکە زۆربەی کات ئەو تاقیگەکان نۆرمەڵە کلێرە بەڵام ئەوە مشکلەکی هەیە وەچی گوتن ئینسۆمیایە هێرلۆزە وەیت گەینە ئەوانەی هەموو تێدا ئەدی ئەو کاتە ئەو چی پێ دەڵێن ئەگەر ئەو نەبی لە تاقیگەکان کلێرە ئاخیر شت پرسیاری من ئەوەیە ئەوانەی کەوا تایرۆید گلاندیان لابردووە ڕموو بووە بە چ تعویز دەکرێتەوە ئایا دەبی لە جێوی حەبی سینترۆید بەکاربێنەیە ئەوانەی ئیستناعیە وەچی تایرۆکسینە یان هەرچێکە ئەوانەی کەوا ئەو گلاندانیان ڕموو بووە تایرۆیدەکان حەبیان پێویستە زۆر سپاس. دەست خۆش زۆر سپاس. زۆر سپاس سەبارەت بەو بابەتەی باست کرد سەب کلینیکال هایپۆتایرۆیدزم دیارە پرسیارەکەت وردا زانیاریت هەیە زۆر سپاس بۆ ئەو پرسیارە سەب کلینیکال بە حاڵەتێک دەرێن کە ئەو کەسە هیچ نیشانەی لێ دیار نییە بەڵام لە فەحسی دەردەکەوی ئەوە جۆرێک بەڵام لە مەسلەی هۆرمۆنات ئی غودەی دەرەقی ئەو کاتە پێی دەگوترێت سەب کلینیکال ئەگەر تەنها TSH بەرز بێت چکە زۆر جار T4 و T3 کە باسمان کرد ئەوە هۆرمۆنە ڕئیسیەکەی ئی غودەی دەرەقی جارێ کم نەبووە یان لە لەوانەیە لە فەحسی دەرنەچی بەڵام TSH خۆی زیادی کردیە لۆ ئەوەی تەحفیزی غودەکەی بکە زیاد دەربدا سەب کلینیکال دەبێ ئەویش وەکو ئەوەی دی ئەگەر TSH هەتا TSH نۆرمال دەبێ عیلاج وەربگرێ و ئەگەر TSH نۆرمال بوو عیلاجیشی وەردەگرت هەر پێویستە بەردەوام وەری بگرێت بەڵام ئەگەر TSH نزم بووە لە نۆرمال دابەزی ئەو کاتی هێواش دەکرێت جورعی تایرۆکسینەکەی کەم بکرێتەوە لەوانەیە لە هەندێک حاڵەت بتوانین ڕای بگرین بەڵام زۆربەی جارەکان دەبێت بە درێژایی وەخت وەری بگرێ باسی ئەوەت کرد کۆنتڕۆل ناکرێن هەموو ئەو نەخۆشانەی سستی قورگە گلاندیان هەیە کە دێنە بەشی ڕاوێژکاری نەخۆشخانەی هەولێری فێرکاری کە جمهوریان پێدەگوت بەشی هۆرمۆناتی هەیە ڕۆژانە پسپۆری وردی ئەو نەخۆشیی دادەنیشی ئەگەر بێت و متابعی خۆی بکات دەتوانم بڵێم 100% هەر هەمویان کۆنتڕۆل دەکرێن بەڵام ڕەنگە پزیشکی دیکەی گشتی یان لەبەر ئەوەی پسپۆری وردیان نییە لەوبارەیە یان لەلایەنی دیکەەوە چارەسەر دەکرێن گرنگ نامەوێ باسی ئەو بابەتە بکەم بەس لۆیش باسی ئەوەم کرد کە هەموو بزانن نەخۆشخانەیە هەولێری فێرکاری بەشی هۆرمۆناتی هەیە ڕۆژانە پزیشکی پسپۆری وردی هۆرمۆناتی لێدادەنیشی دەتوانن متابعی وێندەرێ بکەن و بە ئەکیدی بە تەواوی چارەسەر دەکرێت سستی قورگە گلاند یعنی کێشەیەکی زۆر سادەیە بۆ چارەسەرکردن بۆ پزیشکی پسپۆری ورد ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم باسی دەرمانێکت کرد بەڕاستی نەمبیستووە و ئێمە ڕۆژانە یعنی بە لەگەڵ زانیاریە نوێیەکان ئاگامان لێ چکە ئێستا گۆ هەمووتان دەزان هەر کەس لە بواری خۆی ڕۆژانە گایدلاینی ڕێنماییەکانی بابرێن ڕێکخراوی هۆرمۆنەکانی ئەمریکی ئەوروپی ئەمە ڕۆژانە بەدەستمان دەگا ناوی دەرمانەکەم نەبیستوە ڕەنگە ناوەکە تیزاری بیلۆی ناوە علمیەکەی نەزانم ئەو دەرمانەی باست کرد بەڵام بە پێی ڕێنماییەکان لە هەموو وڵاتانی دیکەش یعنی چارەسەری سستبوونی قورگە گلاند تەنها تایرۆکسینە هیچ شتی دیکە نیە من نەمزانیە و دەشتوانم بڵێم تا ڕادەیەک ئەبدێتم لەولایەنەی ئاگام لە زانیاریەکان هەیە
پرسیاری دیکەت نازانم بەڕاستی گوتت لە هەندێک شوێن پشت بە سیمتۆم دەبەستن بە هیچ جۆرێک پشت بە سیمتۆم نابەستین لەبەرچی لەبەرەوە ئەگەر هەر کەسێک بێتاقەت بوو قژی هەڵوەرا و قاچ و پشتی هێشا یەکسەر دەست پێ بکەین چارەسەری سستی قورگە گلاندی بدەینێ ئەوە کارێکی زانستی نییە دەبێ ئێمە پشت بە هەردوو لا ببەستین پشت بە نیشانەکانیش ببەستین پشت بە پشکنینی تاقیگەکش ببەستین بە مەرجێک بێگومان ئەنجامی تاقیگەکە مەزبوط بێ بۆیە ئێمە زۆر جار 2000 و 3000 دەنێرین فحوساتی دیکە یعنی پشکنینی دیکە کە پەیوەندی بەو بابەتەوە هەیە دەنێرین وەکو کە پێی دەگوترێ NTTPO لە حاڵەتی سستی قورگە گلاند هیوادار مۆڵام دابێتەوە یان پرسیارێکی دیکە یان بچینە سەر بابەتێکی تر زۆر باشە زۆر سوپاس ئێستا دەینە سەر بابەتە چی ئەویش سستی توخمە گلاند ڕەگەز بینە سەرێ با بڵێن لە ڕەگەزی مێ بە شێوەیەکی زۆر کورت دەتوانم بڵێن باز دەکەین ئەوە یەکێکە لەو حاڵەتانەی کەوا بڵێن لە ئافرەت ڕوودەدا ڕەنگاوە تەمەنی نزیکەی 16-17 ساڵ بێ پێی دەگوترێ حالەتی تێرنەر یان تێرنەر سیندڕۆم کە وەکو دەبینن نیشانەکانی ئافرەت و ڕەگەزی مێ لە جەستەی کەمە یان دیار نییە و ئەوانە ڕێژەی هۆرمۆنی ئەسترۆجینیان کەم دەبێت ئەوانەی کەوا تێرنەرن باڵایان کورت دەبێ و سووڕی ماگانەیان نابێ ئەوانە هەندێکن لە نیشانەکانیان با بڵێن و ئەوە نیشانەی تری هەیە بێگومان هەندێک جار وەکو چۆن پیاوە هەندێک جار قژیان دەڕوتێتەوە هەندێک جار مناڵیان نابێ هەندێکیان هەیە کاتێ پشکنینیان بۆ دەکەین طبعاً زۆر زۆریان هەیە هەیانە بۆ نمونە مناڵدانی بۆ دروست نەبووە هەیانە هێلکەدانی بۆ دروست نەبووە هەیانە ڕەگەزەکەی تێکەڵا پشکنینەکانی ئالۆزە ئێمە هەندێک جار ڕێژەی کرۆمۆسۆمە جۆری کرۆمۆسۆمەکان دەنێرین و هەروەها سۆنەری با بڵێن مناڵدان و هێلکەدانەکان دەنێرین بزانین ئەوانیان چۆنە ڕێژەی هۆرمۆنەکانی ئافرەتان و هۆرمۆنەکان دەنێرین بەپێی ئەوە دەردەکەوێتەوە کێشەکانیان لە چێە لە ڕەگەزی نێر نیشانەکانیان دیارە لە هەر زۆر باشە ئەوە نیشانەکان دیارە لە نیشانەکان ئەوەیە کەوا لاوازیە نەتوانی سێکسی و کەمی چاڵاچی تەرکیز کەمبوون گەرم داهاتنی دەموچاو ئارەقەکردن لە هەردوو ڕەگەزدا ڕوودەدا گەر هاتوو چ ڕێژەی تێستۆستیرۆن لە پیا و چ ڕێژەی ئێسترۆجین لە ئافرەت کەم بوو ئینفێرتیلیتی نەزۆچی کەمبوونی قژ بە تایبەتی لە پیاوان لە دەم و چاویان لە ئافرەتانیش لە سەریان هەندێک جار گانی کۆماستیە ینی گەورەبوونی مەمک لە ڕەگەزی نێر reduced testicular volume توخمە گلاندی پیا و گچکە دەبی حەجمەکەی هەندێک جار قەڵەوی و ئەوانش دەبی کەم خوێنی حتا تەرکیزی ئێسکەکان واتە ئێسکەکانی لاواز دەبن داخورانی تووشی داخورانی ئێسکەکان دەبن ئەگەر هات و ڕێژەی هۆرمۆنەکانیان هۆرمۆنی جنسیان چافرەت سپیا و کەم بووەوە ئەوانە هەندێکی دینە لەو نیشانانە واتە موو لە دەموچاوی پیا و کەم دەبیتن سینجی گەورە دەبیتن ئەو نیشانانەمان باس کرد چارە سەرکردن بە هۆرمۆنی پێویست دەبێت دیارە لە ئافرەت پێویستە ئێسترۆجین یان هۆرمۆنی ئێسترۆجین و پرۆجسترۆن بەیەکەوە بدرێت هەندێک جار بە شێوەی حەبە و هەندێک جار بە شێوەی دەرزیە و زۆربەی جاران بە شێوەی حەبە بە شێوازی دیکەش هەیە پێویستە هۆکارەکەی چارە سەر بکرێت هۆکارەکەی جاری وا هەیە بۆ نمونە گرەیەکە یان هەوکردنێکە لە غودەی نوخامی کەوا دەکا ئەو هۆرمۆنە بابرین هاندەرەکان کەم دەربدرێن جاری وا هەیە نەخۆشی دیکەیە کە چارە سەر دەکەی ئەو نەخۆشیش لەگەڵی
چارەسەر دەبی هەندێک جار نەشتەرگەری و هەندێک جاریش دەرمانی دیکە پێویست دەبی. ئەوە باسی سستی توخمەگلاندەکانمان کرد لە ڕەگەزی نێرومێ. لەبەر ئەوەی بابەتەکە زۆرە و ئەمە ویستمان فکرەیەک لەسەر هەمووی وەکو بڵێ بە کورتی باز بکرێ ئەوەی دیکەش لە پرسیارەکان دەتوانن. یەک لەو نەخۆشیانەی سستی گلاندی کەزەری یان گلاندی سەر گورچیلا بریتە لە نەخۆشی ئەدیسۆن کاتێک کەوا هۆرمۆنی کۆرتیزۆل زۆر کەم دەردەدرێ. علامەتەکانی ئەوەیە کەوا پنچی ڕەش لە ناو دەو یان لەسەر زمان دروست دەبێ. پێی دەگوترێ ئەو پنکە ڕەشانە لەسەر پێستیش زۆر جار دروست دەبێ. پێستی کەسەکەش ڕەش دەبێ، دەستی جاریوا هەیە، شوێنی برینی کۆن جاریوا هەیە، لۆچی لەشی جاریوا هەیە، لەشی بەگشتی ڕەش دەبێ لەبەر زیادبوونی ڕێژەی ACTH چونکە کۆرتیزۆل کە کەم دەبێ غدەی نوخامی هەوڵ دەدا زیاد ACTH-ەکەی هۆرمۆنە هاندەرەکەی دەربدا، ئەویش پێستا ڕەش دەکات، ڕێژەی میلانین زیاد دەکات لە پێستا. ئەوانە ئەو دوو دەستانەی کەوا تۆخترن، هەروەها ئەو دەم و چاوانە کە لاواز و ڕەنجی تۆخ دەبێ، ئەوانە نیشانەی کەمی یان سستی غدەی کەزەری یان غدەی سەرگورچیلەن. چارەسەرکردن ئەوەیە کەوا بە بەردەوام ڕۆژانە حەبی کۆرتیزۆل وەربگرێ بە قەرەبووکردنی هۆرمۆنی کەمبوو یان لە دەست دراو. پڕکاری گلاندی سەرگورچیلە کە پێی دەگوترێ کوشینگ، ئەوە بابەتێکی زۆر زۆر گرنگە. کوشینگ سیندرۆم یاخود متەلازمەت کوشینگ کە ڕێژەی کۆرتیزۆل لە ناو لەشدا زۆر دەبێت. کۆمەڵێک نیشانەی هەیە و زۆر جار نەخۆشیەکە زۆر باو نییە، بەڵام زۆر باز دەکرێ و زۆر جار خەڵک گومان لێوە دەبێ ئایا هەیتمیان نیتم. یەک لەو نیشانانە پێی دەگوترێ مون فێس، دەموچاوی واتە خڕ دەبێ لە شێوەی مانگ، دەموچاوی لە شێوەی مانگ دەبێ. هەندێک جۆرە پەڵەی تایبەتی پەڵەی سۆریان پەمبە دروست دەبن لەسەر لاشەی پەڵا نزیکەی 1 سانتیم بەرین 2 هەتا 3 سانتیم درێژ لەسەر لاشەی دروست دەبێ، پێی دەگوترێ سترایە پینکش، ینی ڕەنجیان عادەتەن بەو ڕەنگە دەبێ. ئەوانە نیشانەکانی نەخۆشی کوشینگن کاتێ هۆرمۆنی کاتێ غدەی سەرگورچیلە زۆر بە زیاد ڕێژەی کۆرتیزۆل لە توێکڵەکەی زۆر زیاد دەردەدا. ئیمۆشنال دیستربەنس یعنی حاڵەتی عاتیفی زوو دەگۆڕێ، وەکو زوو عاجزبوون، زوو تووڕەبوون، زوو هەڵچوون، زوو دڵخۆشبوون، هەتا دوایی زیاتر دڵتەنجیە. ئینلارج سێلا تۆسیکا ئەوە بە ئەشعە و بە ڕەنین و بەوانە دەردەکەوێت. مون فێس دەموچاوی وەکو مانگ دەبێ. ئۆستیۆپۆرۆسیس ئێسکەکانی تووشی داخوران دەبن، زەعیف دەبن. کاردیەک هایپەرترۆفی یعنی دڵی ئەستور دەبی، گەورە دەبی. ئەگەر چارەسەر نەکرێ ئەوانە تووشی بڵێن عەجزی قەلب یان پەککەوتنی دڵ دەبن. خەڵەوی زۆر جار گرەی زیادە یان زیادبوونی خانەکانی غدەی کەزەری غدەی سەرگورچیلە دەبێتە هۆی ئەوەی. پێستەی ناسک دەبی، تەنک دەبی پێستەی. ئەو هێڵا ئەو خەتانەی ئەو پەڵانەی باسمان کرد لەسەر جسمی پەیدا دەبێت، لەسەر زجیش دروست دەبێ. ئەمینۆریا لە ئافرەتان عادەی دەوەستێ یان زۆر درەنگ دەبێ. ماسوولکەکانی تووشی بێهێزی دەبن، ڕەنگە تووشی پەڵەی خوێنتێزانی پێستەبی. هەروەها هەندێک جار برینەکانیان درەنگ چاک دەبنەوە. چارەسەرکردن دیارە بە نەشتەرگەری یان بە دەرمان یان بە چارەسەرکردنی ماکەکان. جاری وهەیە نەخۆشەکە بەرگەی نەشتەرگەری ناگری، دەرمانەکانیش بە پێی پێویست چارەسەر ناکەن، لۆیە تەنها ماکەکان و نیشانەکانی چارەسەر دەکرێن. طبعاً ئەو کەسانە زەخت و شەکرەشیان هەندێکیان بەرز دەبێتەوە، دەبێوانش چارەسەری پێویست وەربگرن. حاڵەتێک هەیە نەخۆشیە کاتێک هۆرمۆنی شیر زۆر دەبێ. هۆرمۆنی شیر پێی دەگوترێ پرۆلاکتین. پرۆلاکتین هەندێک جار کەم دەبێ، بەڵێ لە حاڵەتی کە غدەی نوخامی زۆر سست ئیش دەکا هۆرمۆنی شیر کەم دەبێ، بەڵام لە ئەو حاڵەتە زیاترە کاتێ هۆرمۆنی پرۆلاکتین زۆر دەبێ و ئەوەش دەبێتە هۆی کۆمەڵێک کێشە، زیاتر کێشە لە کۆئەندامی زاوزێت لە نێر لە مێ ڕوودەدا. لە ئافرەتان ڕەنگە
سوڕی مانگانەیان تێک دەچێ، هەندێکیان تووشی کێشەی درەنگ مناڵبوون و مناڵ نەبوون دەبن لەبەر بەرزبوونەوەی ڕێژەی هۆرمۆنی شیریان هۆرمۆنی پرۆلاکتین. لە پیاوانیش عینەن دەبێتە هۆی کێشەی سێکسی و لاوازی سێکسی کاتێک هۆرمۆنی پرۆلاکتین زۆر دەبێت. دیارە کە پرۆلاکتین لە بەشی پێشەوەی پرۆلاکتین لە بەشی پێشەوەی غودەی نخامی دەردەدرێ و کار دەکاتە سەر سنجی ئافرەت بۆەوەی شیر دروست ببێ و بدرێت بە مناڵ. حاڵەتێک هەیە پێی دەگوترێت گالاکتۆریا، کاتێ شیر دروست دەبێت و لە سنجی ئافرەت دەڕژێ بەبێ ئەوەی مناڵی شیرخۆرەی هەبی، بەبێ ئەوەی یان کاتێ با بڵێن بەدەست دەبینی شیری لێدێ، ئەو پێی دەگوترێت گالاکتۆریا، واتە شیرهاتن بەبێ ئەوەی پێویست بێ یان بە زیاد لە حەدی خۆی. ئەوە پەیوەندی هەیە بە زۆربوونی هۆرمۆنی شیر، بەڵام هەندێک جار ئەو حاڵەت ڕوو دەدا بەبێ ئەوەی ئەوەیان هەبی جاری واش هەیە شیرەکە زیاد دەبێ بەبێ ئەوەی هۆرمۆنی شیر زیاد بوو بێ. هۆکارەکانی زیادبوونی هۆرمۆنی شیر زۆر حاڵەتی بەسیط زیادی دەکەن، وەکو سترێس، وەکو هەندێک جار دەرزی لێدان، ئەوانە دەبێتە هۆی ینی دەرزێکی احتیادی لێدەدا لەو کاتی ڕێژەی هۆرمۆنی پرۆلاکتین زیاد دەبێت. بەڵام زۆر لە جارەکان گرەیەک هەیە لە مێشک لە بەشی غودەی نخامی مەبەستم لەو خانانەی کەوا هۆرمۆنی شیرەکەی دەردەدەن لۆی هۆرمۆنی شیری زیاد دەبێت، چکە گرێ زیادە گۆشتێک لەو خانانەی کە هۆرمۆنەکە دەردەدەن، بۆیە دەگوترێ پیتویتەری تیومەرز یاخود گرێی غودەی نخامی. هەروەها سستی قورگەگلاند یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری دیکەشمانەیە هەندێک دەرمان دەبنە هۆی ئەوە، سستی جگەر، سستی گورچیلا، ئەوانش دەبنە هۆی ئەوەی کا هۆرمۆنی شیر زیاد ببێ. ئەگەر هاتوو بێگومان حاڵەتی وامان هەیە تۆزێک بەرز بۆتەوە، حاڵەتی وامان هەیە تا ڕادەیەکی زۆر و حاڵەتی وامان هەیە زۆر بەرز بۆتەوە. ئایا نیشانەکانی چین؟ ئەگەر تۆزێک بەرز بوو بێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە سووڕی مانگانە درەنگ بێ. ئەگەر بێت و زۆر بووبی ڕەنگە سووڕی مانگانە بوەستێ، یان وەکو باسم کرد شیر زیادبی، یان حاڵەتی دیکەشمان هەیە. چارەسەرکردن یان بە حەب دەبێ یان بە نەشتەرگەری، بەڵام لە زۆربەی حاڵەتەکان تەنها بە حەب و بە دەرمان چارەسەر دەکرێت. کە من ئەو حاڵەتانەی دەگەنە نەشتەرگەری لە حاڵەتی زۆربوونی هۆرمۆنی شیر. کێشەیەکی دیکەی هۆرمۆنەکان دیارە بریتیە لە کورتە باڵایی، لە ئەنجامی کەمی هۆرمۆنی گەشە. طبعاً کورتە باڵایی هۆکاری زۆرە، وەکو دەزانین گەشەکردن لە ئەنجامی زۆر هۆکار و دەدا لە ئەنجامی خواردن و ژینگەی تەندروست و ژینگەیەکی دەرونی تەندروست و نەبوونی نەخۆشی دیکەی درێژخایەن زیاد لە هۆرمۆنەکان. بەڵام لێرە کە باز دەکرێ سستی قورگەگلاند و هەندێک هۆرمۆنی دیکەش هەن ئەگەر کەم بن، بەڵام بە تایبەتی هۆرمۆنی گەشە گرۆث هۆرمۆن کە لە غودەی نخامی دەردەدرێ، ئەگەر کەم بێ دەبێتە هۆی کورتە باڵایی. دیارە ئەوە کێشەیەکە زۆربەی جارەکان دایک و باوک ئاگاداری ئەوان یان مناڵەکەیان لە ئاوزەکانیان یان ئەوانەی لە تەمەنی ئەوەن لە تەمەن و هەز دەکەن گەشەی وەستاوە لەو حاڵەتانە پێویستی بە درێژی و گەشەی ستاندەرد جیهانیەکان بۆ هەمان ڕەگەز و هەمان تەمەن. چارە سەر بێگومان بەپێی حاڵەتەکە دەگۆڕێ. ئەو حاڵەتانێک کە پێویستیان بە دەرزی هۆرمۆنی گەشە بێت زۆر کەمن و هۆرمۆنی گەشە تەنیا بە شێوەی دەرزی هەیە، بە شێوەی حەب نییە. دەرزیەکەش ڕۆژانە لێ دەدرێ، نابێ هەفتەی 2 جار و 3 جار سوودی نییە، پێویستە ڕۆژان لێ بدرێ بەپێی پێویست. ئەگەر هاتوو پشکنین کرا ڕێژەی هۆرمۆنەکەی فعلەن کەم بوو و هۆکارەکەی دیاریکرا، ئەو کاتی چارەسەریەکەی بە دەرزی هۆرمۆنی گەشەی دەبێت. نەخۆشیێکی دی کە زۆر باوە لۆی ویستم ئاماژەی پێ بکەم، تەکەیوسی هێلکەدان یان فرەتورەگەیی هێلکەدان لە ئافرەتان. کاتێک ئەو ئافرەتانە تووشی یەکێک لەو کێشانە دەبنەوە، یان موو لە دەم و چاویان زیاد دەبێ، یان
سوڕی ماگانەیان زۆر تاخیر دەبێ یان درەنگ ڕوودەدا 2 مانگجارێک 3 مانگجارێک یان دەوەستێت کاتێ سۆنەریان بۆ دەکرێت لە ناو هێلکەدانیان کانیان کۆمەڵێک چیس یان تورەگە دەردەکەوێت و هەروها لە ڕێگای پشکنینی هۆرمۆنەکان دەست نیشان دەکرێت. نەخۆشیێکی تاڕادەیەک باوە دەتوانم بڵێم ڕەنگە 8 ئافرەتان لە تەمەنی با بڵێن چاڵاچیدا ئەو نەخۆشییان هەیە و نەخۆشیێکی خەتەر نییە وەکو خەتەر بەڵام لە هەر تەمەنێک کێشەیەک دروست دەکات ئەوە کێشەکان لە زۆربەی حاڵەتەکان چارەسەریان هەیە چارەسەری عادەتەن بە دەرمان و بە نەشتەرگەری هەیە کەواتە نیشانەکانیان چنە ڕەنگە لەگەر قەڵەوی ڕوو بدەن ڕەنگە قژیان بڕوتێتەوە ڕەنگە هەندێک زیبکە لە دەم و چاویان بێ ئینسولین ڕزستانسیان ڕێژەی شەکریان زیاد بە ئینسولین بە پێی پێویست کار نەکا ڕەنگە هۆرمۆنی پیاوانە زیادبی لە شیان ئەوانە هەندێکن لە نیشانەکانیان چارە سەرکردن دەرمان و حەبوو نەشتەرگەری بە پێی نیشانەکان. وردە بەرەو کۆتایی بابەتەکە دەڕۆین ڕەنگە کەسێک بپرسی کام لە نەخۆشی هۆرمۆنەکان پێشگیری لێ دەکرێت یعنی خۆپاراستن یان وقایە بەڕاستی زۆر کە من نەخۆشی هۆرمۆنەکان پێشگیریان لێ بکرێ بەڵام ئەو نەخۆشیانەی کە تا ڕادەیەک جۆرێک لە نەخۆشی کوشنگ هەیە بە هۆکاری بەکارهێنانی دەرمان بەکاردێ بەڕاستی دەرمانی ستیرۆید یان کۆرتیزۆل یان دیکادرۆن یان دیکسامیتازۆن یان دیکسۆن یان هەتا دوایی بە شێوەی مەرحەم بەکاردێ بە شێوەی حەب بەکاردێ بە شێوەی دەرزی بەکاردێ بۆ نەخۆشی قاچ ئێشە و پشت ئێشە بەکاردێ هەندێک جار بۆ علاسا زیادبوونی ئیشتیها بۆ قەڵەو خۆ قەڵەوکردن بەکاردێ زۆر بە ناڕێکی بەکاردێ و جاری وا هەیە بە زیادە بەکاردێ یان کەسەکە بە خۆی بەکاردینی یان کارمەند یان دکتۆریان خەڵکی دیکە دەیانداتێ بۆ ئەو مەبەستە بێگومان پێویستە ئاگاداری ئەوەی بین ئەو دەرمانانەی پێیان دەگوترێت ستیرۆید بەڕاستی کێشە دەنێنەوە کاتێک بۆ ماوەی چەند مانجێک بەکاربێ ئەو کەسە هەموو ئەو گۆڕان کاریانە لە لەشی ڕوودەدا کە پێی دەگوترێت کوشنگ کە باسمان کرد کە چێشی لەشی زیاد دەبێ پەڵەی سۆر لە لەشی دروست دەبێ دەموچاوی وەکو مانگ لێ دێ بەها باسی ئەو شتانەمان کرد ئەو خۆی لێ دەپارێزرێ ئێمە پێویستە دەرمان بە ناڕێکی بەکارنەینین و بۆ مەبەستی زیادە بەکاری نینین وەکو زیادبوونی قەڵەو بوون و یان خڕبوونی دەموچاو یان ئەو شتانە بەڕاستیوانە کێشە دەنێنەوە هەروەها لێرەدا ئەمن پەیامم بۆ کارمەندە تەندروستیەکانیشە پێویستە ستیرۆیدەکان وەکو دەرزی کۆرتیزۆن دەرزی دیکادرۆن دەرزی دیکسامیتازۆن بەبێ پێویست نییە بەکاربێ بەڕاستی چونکە خەڵکێک هەیە فێر بووە زوو بەکاردەینی لە داهاتوو تووشی کێشە دەبێ پرۆسەی مناڵبوون ئەگەر هاتوو با بڵێن تەندروستیانە بێ ئەوە ڕەنگە ڕێگە بگرێ لە زۆر لە کێشەکان چارەسەرکردنی هەوکردنەکان و نیشتوەکان بۆ نمونە ئەو کەسانەی کەوانە خۆشی تالاسیمیایان هەیە ڕێژەی ئاسن لە جەستیان زۆر زیاد دەبێت چەند هەوڵ بدرێ ڕێژەی ئاسنیان کەمتر بێتەوە کەمتر تووشی کێشە هۆرمۆنیەکان دەبن چونکە ئەو ئاسنە دەنیشی لەو گلاندانە و تووشی کێشەی هۆرمۆنی دەبن هەروەها هەندێک جۆرە هەوکردن هەیە پێویستە زوو چارەسەری پێویست وەربگیرێ لە داهاتوو دەبێتەوە هۆی پێشگیریکردن لە سستبوونی بۆ نمونە قورگە گلاند و غودەی نوخامی و هەتا دوایی پشکنین و ئاگاداری لە گەشەی مناڵ زۆر گرنگە بۆ ئەوەی پێش ئەوەی گەشەیان بوەستێت چارەسەر بکرێت دوورکەوتنەوە لە خۆ ناتەندروستیەکان یەکجار گرنگە بە تایبەتی ماددە هۆشبەرەکان زۆر لە ماددە هۆشبەرەکان دەبنە هۆی کێشە بۆ هۆرمۆنە جنسیەکان و هۆرمۆنەکانی سێکسی دەنێنەوە بەڕاستی ڕێژیان کەم دەبێت کێشەیان بۆ دروست دەبێ ئەلکۆهۆل و ماددەی هۆشبەری دیکە من هیوادارم کەوە سوودتان وەرگرتە بێ لە کورتەی بابەتەکەدا دەتوانم برێ باسی غودەی نوخامیمان کرد کە کۆنتڕۆڵی گلاندەکانی دیکە دەکا باسی قورگە گلاندمان کرد کە سستبوون و پڕکاری و ژاراوی بوونی هەیە باسی غودەی کەزەری و گلاندی سەرگورچی لەمان کرد باسی توخمە گلاندەکانی هەردوو ڕەگەزی نێرومێمان کرد
باسی هۆرمۆنی شیر و تەکەیس و تۆزێکیش ئاماژەمان بە پێشگیری کرد. زۆر سوپاستان دەکەم، هەر پرسیارێکتان هەبێ، هەر ڕوونکردنەوەیەکتان هەبێ لە خزمەتدان. دەستەکان خۆش کاک دکتۆر، بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ و گرنگتریش لەوە شێوازی پێشکەشکردنەکە زۆر سەرنجڕاکێش و زۆر گەشتبیرانەش بوو کە هەموو شتێک چارەسەری ئینشاڵڵا. لە ئاخیر کۆمنتیەوە دەست پێ دەکەین دوایی بەڕێزان ئەگەر پرسیارتان هەیە دەستان بەرزکەنەوە دەتوان بۆ خۆتان پرسیارەکە بکەن. ئالان ئەنوەر دەڵێ هیچ حاڵەتێک هەیە نەخۆشی هەردوو زۆری غودەی دەرەقی هەبێ مەبەستیەوەی هەندێک جار غودەکە پڕکاربی زۆریش بکە هەندێک جاریش تەمبەڵبی کەمیش بکە ئەو حاڵەتە هەیە دکتۆر؟ زۆر سپاس بۆ ئەو پرسیارە. بەڵێ هەیە، چونکە غودە بەخۆی غودەی دەرەقی هەندێک جار تووشی هەوکردن دەبێ. هەوکردن یعنی ئیلتیهاب دەکات کە ئیلتیهاب دەکات لە کاتی هەوکردندا هەر شوێنێکی مرۆڤ تووشی هەوکردن بی بۆ ڕێکانی خوێن بەرەکان لێکدی بەرین دەبن، خوێن بە خێرایی هات چۆ دەکات. زۆرێک لە چاڵاکی ڕوودەدا لەو حاڵەتە ئەو غودەی دەرەقی هۆرمۆنی T3 و T4 زیاتر دروست ناکە، بەڵام بە ڕێژەکی زیاتر دەیڕێژێتە ناو خوێن. لە ئەنجامدا بە شێوەیەکی موقت پڕکاری یان ژاراویبوونی غودە دروست دەبێ. واو حاڵەتە زۆر وردە، پێویستە بە وردی پشکنی نوشتی بۆ بکرێ. تەنانەت ئێمەش جاری وا هەیە پێویستە بە وردی بە دوایدا بچین، ئەگەرنا تووشی ئەوە دەبین کەوا لێمان تێکەڵ بێ لەگەر ئەو حاڵەتەی کەوا غودەکە خودی خۆی زۆر ئیش دەکات یان زۆر کار دەکات. و ئەو حاڵەتەی پڕکاری ڕەنگە بۆ ماوەی چەند هەفتەیەک بخایێنێ هەتا چەند مانجێک، پاشان نەخۆشیەکە بە شێوەی خۆیان بەهۆی دەرمان چاکتر دەبێتەوە. کە چاکتر دەبێتەوە زۆر لە 70 حاڵەتەکان لە داهاتوو تووشی ئەوەی دەبنکەوە ئەو غودەیە ئەو گلاندە تووشی پوکانەوە دەبی، تووشی بچووک بوونەوە دەبی، تووشی سستبوون دەبی، لە داهاتوودا دەبێتە سستی قورگەگلان. واتە لە هەمان کاتدا ڕوونادەن، بەڵام هەمان نەخۆش لە کاتێکدا ئەو حاڵەتەی هەیە و لە کاتێکیشدا حاڵەتەکەی تری هەیە. ئەوە یەکێک لەوانە. حاڵەتێکی ترمان هەیە، نەخۆشیێک هەیە کەوا هەمان هەوکردنە دوو قۆناغی هەیە. قۆناغێکی هەیە کەوا زۆر کار دەکات، قۆناغێکی تر هەیە کەوا بە سستی کار دەکات. ئەویش دەتوانم بڵێم هەمان نەوعە. حاڵەتێکی دیکەمان هەیە، ئەو نەخۆشانەی کەوا تووشی سستی قورگەگلاند بووینە و چارەسەر وەردەگرن، ئەگەر بە دوادا چوون نەکەن جاری وهەیە زیاد لە پێویستی لە شخوان وەردەگرن و لە بەرەوەی زیاد لە پێویستی وەردەگرن حاڵەتەکە وەکو ژاراوی بوون دەردەکەوێت. لەو حاڵەتەشدا دەتوانم بڵێم لە کاتی جیاجیا هەردوو بەیەکەوە ڕوودە. دەست خۆش کاک دکتۆر. عابد ئەسعاد پرسیارێکی هەیە، دەڵێ ئایا ئەو کەسانەی یەک کلیان هەیە یان ئەوانەی کە دڵیان لە لای ڕاستە کێشەی هۆرمۆنیان دەبێت لەسەر کلیە و دڵ؟ پەیوەندیان بەیەکەوە نییە، یعنی چونکە ئەگەر یەک کلیەی هەبێ مەرج نییە هۆرمۆنی سەرگورچی لە یەکدانەبی و ئەگەر یەکدانەشبی مەرج نییە کاری خۆی نەخکە، هەروەکو یەک کلیەش کاری خۆی بە تەواوی دەکات تەمەنێکی یەکجار زۆر. بۆیە حالت هەیە طبعا حالەتی دەگمەن، چکە زۆر جار نەخۆشیە زگماکەکان بەیەکەوە ڕوودەدەن. ئەو حاڵەتەی ئەو باس دەکات زگماکە. دائما ئێمە بنچینەکمان هەیە دەڵێ ئەگەر یەکێک نەخۆشیێکی زگماکی هەبوو بگەڕێ بۆ نەخۆشیێکی تری زگماک. بۆیە لەو نەخۆشانە جاری وا هەیە خەلەلی دیکەیان هەیە، بەڵام پەیوەندی ڕاستەوخۆ نییە لە نێوان. سازان مەجموعەک پرسیاری کرد جوابت داوە، بەزیەکیان دەڵێ وەڵام نەدراوەتەوە ئەوەی ئەگەر غودەی لا بردرابی ڕموڤ کرابی پێویستی بە هۆرمۆن هەیە؟ وابزانم باسی ئەوەمان کرد، گوتمان ئەوەی زۆر بەس ئەوەی غودەی پڕکارە زۆر ئیش دەکا، ئەوەیە کە لەو حاڵەتانە یەک لە چارەسەرەکان لابردنی غودەیە بە نەشتەرگەری. غودەکەی لابردرا طبعا عادەتەن هەمووی لا دەبرێت، کە لابردرا یان جاروا هەیە هەوڵ دەدرێ کەمێک بهێڵدرێتەوە، بەڵام ئەو قیاسە ناکرێت. لە داهاتوو تووشی سستی غودە دەبێت، کە تووشی سستی غودە بوو غودەی لابراوە چارەسەر هەمان چارەسەری سستی غودەیە یان تەمبەڵی غودە. هەمان هۆرمۆن
لە پێی دەگوترێ بە شێوەی حەبەیە سایرۆکسین بە درێژایی ژیان وەردەگرێت بەڵێ چارەسەر. دەست خۆش بێ. محەممەد تاها دەستی بەرز کردەوە فەرمۆ. السلام عليكم. عليكم السلام. باشتر زۆر سپاس. دەست خۆش دکتۆریان هیوا سەرکەوتنە بۆ خوازم منویستم ئاماژە بۆ بکەم کە ئێمە چەند هۆرمۆن ئیمکانەیە کە ئەبێتەوەی کە بە بەرزبوونەوە نزمبوونەوەیان واکە کە تووشی گرفت و نەخۆشی دەرونی بیوەستن کە ئاماژەی بۆ بکەی بۆی کە زانیاری زیاترمانە بێ لەسەر بابەت. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس. لە حاڵەتی پڕکاری قورگەگلاند کاتێ زۆر ئیش دەکا قورگەگلاند یان ژاراوی بوون یان تەسەموم یان قودەی سامە حاڵەتەکە یەکسەر وەکو حاڵەتی دڵە ڕاوچەیە تووشی دڵە کوتە دەبێت تووشی بشەوەشی دەبێت خەوی کەم دەبێتەوە ئەو قرە ناگرێ ئەوانە هەمویان علامەتی نەخۆشیە چین کە پێی دەگوترێ ئەنگزایەتی دیسئۆردەر یان نەخۆشی قەلەق یان نەخۆشی دڵە ڕاوچەیە کە نەخۆشیەکی ناسراوی نەخۆشیە دەرونیەکانە. ئەوە یەک. لە حاڵەتی سستی قورگەگلاند حاڵەتەکە گوتمان زۆر جار وەکو حاڵەتی کە ئابا یان دڵتوندی یان ئەوانە دەردەکەوێت. بەڵام نەخۆشیە دەرونیەکان بەگشتی وەکو بڵێ بنچینە و هۆکار و ئاراستیان جیاوازە ئەوان بەڕێگایەکی تردا دەڕۆن یعنی ڕەنگە زۆر وا باوبی کە لە ئەنجامی کێشەی هۆرمۆنی نەخۆشی دەرونی ڕوودەدا یان لە ئەنجامی نەخۆشی دەرونی کێشەی هۆرمۆنی ڕوودەدا بە شێوەیەکی ڕاستە و خۆ تەنها ئەو دوو حاڵەتەیە کەوا باسم کرد. لە ڕووی فیزیۆلۆژیە یعنی لەش چۆن کار دەکا هەندێک هۆرمۆن هەیە پێی دەگوترێ بۆ نمونە هۆرمۆنی دڵشادی وەکو هۆرمۆنی سیرۆتۆنین یان شتیدی یعنی ئەوانە لەو بوارەدانین بڵێن ئەو هۆرمۆنە بەکاربینین یان ڕێژەی زیادکەن یان ڕێژەی کەمکەین یان لە ڕێگای ئەو هۆرمۆنەوە نەخۆشیە دەرونیەکان چارەسەر بکەین. ئەو شتە لە قۆناغی کلینیکال کە دەرێم قۆناغی کلینیکال یعنی ئەو قۆناغی کە نەخۆشیەکی دیاریکراو هەیە چارەسەرێکی دیاریکراوی هەیە ئەوە لەوێ هەبوونی نییە. بەڵام لە زانستە بنچینەیەکان کە لێ دەکۆڵنەوەتە بیسیکس لە هۆکاری نەخۆشی و هۆکاری ئەوە لەوێ بوونی هەیە. کەسێک ئالا ئەیوب دەڵێ هیچ پەیوەندیەک هەیە لە نێوان هۆرمۆن و شێرپەنجە دکتۆر؟ پەیوەندی لە نێوان هۆرمۆن و شێرپەنجە نازانم بزڵبت چ هۆرمۆنێکی مەبەستە پەیوەندی زۆرە چونکە بەس پەیوەندێکە هەندێک ئالۆزە ڕاستە و خۆش نییە. بۆ نمونە ئەمن باسی ئەوەم کرد هۆرمۆنی پرۆلاکتین ڕەنگە زۆر دەربدرێ ڕەنگە زیادە گۆشتێک بێ ئەو زیادە گۆشتە شێرپەنجە نییە بەڵام یەکە لە بابرێن شێرپەنجە حەمیدەکان یعنی زیادە گۆشتە دروست بووە پێشتر نەبووە دوایە دروست بووە. جۆرێکی ترمان هەیە هۆرمۆنی گەشەی زۆر دەردەدا پێی دەگوترێ ئەکرۆمێگەڵی یعنی ڕەنگە حەجمی گرەیەکەی زیاد دەکا هۆرمۆنیش زۆر دەردەدا کەواتە ئەو خانانەی هۆرمۆنی زۆر دەردەدەن هۆرمۆنی دەردەدەن ڕەنگە تووشی گرێ و ئەوانە بن زۆر دەربدەن. هەروەها حاڵەتێکمان هەیە ڕەنگە شێرپەنجە بێ هۆرمۆنی گلاندی سەرگورچی لە یان غودەی کەزەری کاتێ تووشی شێرپەنجە دەبێت کە شێرپەنجەی ناسراوە نەخۆشیێکی ناسراوە هەرچەندە دەگمەنە زۆر نییە هۆرمۆنی کۆرتیزۆل زۆر زۆر دەردەدا یان هۆ ئەو هۆرمۆنانەی کە وەکو شێوازی ئەرچی ڕەگەزی نێریان هەیە زۆر دەردەدا بۆیە ڕەنگە لە ئافرەت یەکزار زۆر دەبێ و لە دەم و چاوی یعنی ئەو نەوعا عیلاقە هەیە. هەروەها هەندێک لە شێرپەنجەکان خانەکانیان هۆرمۆن دەردەدەن کە هۆرمۆن دەردەدەن نەخۆشیەکە بە شێوەی هۆرمۆنی دەردەکەوێت بۆ نمونە هەیەە کۆرتیزۆل دەردەدا هەیەە ڕێژەیەکی زۆری ACTH دەردەدا کە تەحفیزی کۆرتیزۆل دەکات لەو حاڵەتە نەخۆشەکە بە شێوەی بە کۆمپلین و بە بابرین گازاندەی نەخۆشی هۆرمۆنی دێ کەچی کە فەحس و پشکنینی بۆ دەکەیت دەدەچێت شێرپەنجەیە بەس ئەو حاڵەتانە وەکو باسم کرد دەگمەنن نادرن. دەست خۆش دکتۆر دەوێت تاکید کاتەوە لە قسەیەک کاک عابید وابزاندەرە ئەوەی هایپۆثایرۆیدی هەیە ئەوەی غۆدەی دەرەقیەکەی باڵێنکەمە دەبی تا ژیانی ما حەب بەکار بینی وایە
سەتا 99 دەتوانم بڵێم 0.9 ئللا لە حاڵەتی زۆر دەگمەن نەبی وەکو چی ڕەنگە زۆر کەمبی سستبوونەکەی بابرین یعنی نەخۆشیەکەی زۆر خەفیفە جورعەیەکی کەمی لۆ وەصف دەکرێت گوتمان 50 مایکرۆگرامی هەیە 25 هەیە 100 هەیە نەخۆشمان هەیە 200 وەردەگری ئەوانەی 25 وەردەگرت جاری وا هەیە بە تێپەڕبوونی کات فەحسی لۆ دەکەی و پشکنینی لۆ دەکەی و گازان دەشی نیە ڕەنگە تەبیعی بی نۆرمەڵ بی بتوانی وازی لێ بهێنرێ جاری وایش هەیە لە سەرەتادا ڕەنگە دەست نیشانکردنەکە لەبەرەوەی حاڵەتەکەی خەفیف بوو هەڵەیەکی تێدا بوو بێ یعنی لە سەرەتادا سستبوونەکی وانە بوو بی کە پێویستی بە دەرمان بکە لەو حاڵەتانەدا نەبێت لە زۆربەی حاڵەتەکان بە درێژایی ژیان پێویستی بە دەرمان زۆر باشە دارین پرسیارێکی هەیە دەڵێ پەیوەندی لە نێوان هۆرمۆنەکان و انفسام شخصیت چییە هەیە پەیوەندیەکە انفسام شخصیە یان سکیزۆفرینیا یان شیزۆفرینیا ئەوە نەخۆشیێکی زۆر زۆر ناسراوی دەرونیە و پەیوەندیەکی ڕاستەوخۆ نییە شتیدی هەیە ئەوانە ئەو جۆرە دەرمانانەی لۆ ئەو نەخۆشیە بەکاردێن کێشەی تەندروستی زۆر دەنێنەوە هەندێک زار لەوانەیە تووشی قەڵەوی بن هەندێک زار لەوانەیە تووشی شەکرە بن هەندێک زار لەوانەیە تووشی زەخت بن ئەو دەرمانانەی کەوا پێیان دەگوترێ فینۆثازین یا کە بەکاردێ بۆ ماوەیەکی درێژ بەڵام طب هەمووی وەکو تەرازویە باڵانسە وەکو گوتم هەندێک جاریان لە هەندێک حاڵت داڕوو دەدا لە هەمویان داڕوو نادا لەبەرەوەی انفسام شخصیە وەکو نەخۆشی بەخۆی نەخۆشیەکە کە پێویستی بە چارەسەر هەیە بۆیە دەبی ئەوش چارەسەر بکرێ و ئاسەواری دەرمانەکانیش چارەسەر بکرێت بەڵام پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان انفسام شخصیە و هۆرمۆنەکان نییە دەست خۆشکتۆر بە دوو پرسیاری کۆتاییش بکەین کاک دڵشاد دەڵێ ئایا هۆرمۆن و باری دەرونی پەیوەندەکان چۆنە باری دەرونی کاریگەر لەسەر هۆرمۆنەکان دەکات یان هۆرمۆنەکانن کاریگەریان لەسەر باری دەرونی هەیە ئەوە یەکەم پرسیارەتی ئەگەر بە وەڵام دەیەوە پرسیاری دووەمیش دەکەم هۆرمۆنەکان و باری دەرونی یعنی زۆر تێکەڵکێشن بەڕاستی وەکو نەخۆشی ناوەکو حاڵەت بۆ نمونە کە یەکێک دەوروژێ تووڕە دەبی بابرێن یان تووشی حاڵەتێکی ترس و ئەوەیەکی زۆر دەبێت لەو حاڵەتانە هۆرمۆنی ئەدرینالین زیاد دەردەدرێ هۆرمۆنی کۆرتیزۆل زیاد دەردەدرێ وەچی گوتم بۆ ئەوەی لەش بتوانێت بەرەنگاری ئەو حاڵەتە بیتەوە لێدانی لەش زیاد دەبیکاتە لەو حاڵەتانە ئەو حاڵەتێکی دەرونیە تووڕەبوونی زۆر ترسێکی زۆر ئەو هۆرمۆنانە زیاد دەردەدرێن و کاریگەری هۆرمۆنەکان لەسەر باری دەرونی بێگومان ئەو کەسەی بۆ نمونە هۆرمۆنە سێکسیەکانی نوقسانە چڕەگەزینێر چڕەگەزیمێ بێگومان تووشی دڵتوندی و دڵە ڕاوچێ و ئەو شتانە دەبێت بەهۆی ئەوە چکە زۆر بیری لێ دەکاتەوە وەکو نەخۆشیەکانی دین نییە زۆر زۆر پەیوەندێکی زۆر بەهێز لەگەر لایانی دەرونی و لایانی کۆمەڵایەتی و ژیان و ستایل و ئەو شتانەدا هەیە بۆیە کاریگەریەکی زۆری هەیە کاتێکێک نەخۆشیێکی هۆرمۆنی لە جۆری هۆرمۆنە سێکسیەکان هەبێ بۆ نمونە زۆر زۆر کەم بە یەکێک لەو هۆرمۆنانەی یان پێویست بکا بە بەردەوامی ئەو هۆرمۆنانە یان ئەو دەرمانانە بەکاربێنێت ئەوەیە هەروەها باسی ئەوەشم کردکەوە ئەو کەسەی سستی قورگەگلاندی هەیە وەکو خەمۆچێ دەردەکەوێ ئەوانە هەندێک بوون لەو پەیوەندیانەی لە نێوان هەردووچان هەیە حاڵەتەکەوانیە بڵێ ئەویان دروست دەکایان ئەویان دروست دەکا نەخۆشی لانی دەرونی وەکو نەخۆشی هۆرمۆنی گەورە دروست ناکە نابێتە هۆی سستی قورگەگلاند نابێتە هۆی پڕکاری نابێتە هۆی دروستبوونی گرێک پرۆلاکتین دەربدا یعنی ئەو حاڵەتانە دروست ناکە بەڵام ڕەنگە بە شێوەیەکی کاتی ڕێژەی هۆرمۆنێک زیاد بێت و کەم بێت ئەوانە گۆڕانکاری بابرین ئاسایی فیزیۆلۆژی نەکە ڕوو دەدەن هەر پرسیاری دووەمی دەڵێ ئەگەر هۆرمۆنی ئەدرێنالین کەم دەربدرێ ئایا کەسێکی ترسنۆک دەردەچی چارەسەریەوە چییە؟ نا یعنی
ئەو دوو بابەتە هەندێک لێک دوورن ئاساییە ئەو پرسیارە بکرێ. ئەمن گوتم لە حاڵەتی ترس کاتێک بەشەر تووشی ترسێک دەبێت بۆ نمونە خوانەکە بوومە لەرزێک ڕوودەدا شەڕێک ڕوودەدا شتێک دەتەقێتەوە بەشەر تووشی ترس دەبێت ئەو حاڵەتێکی فیزیۆلۆژیە لە ڕووی طبیعیە و بەشەر دەگۆڕێ دڵی خێرا لێ دەدا تەرکیزی نامێنێ ئەوە ئەو شتانە چی دروستی دەکا ئەو حاڵەتە فیزیۆلۆژیە طبیعە چێ دروستی دەکا ئەدرینالین لە چێ دەردەدرێ لە ناوەڕاستی غودەی کەزەری یان گلاندی سەرگورچیلە ئەوە وەڵامدانەوەیەکی طبیعیە کە هەموو مرۆڤێک پێویستی پێێتی ئەوە جیا لەگەڵ مەسەلەی ترسنۆکی جیایە پەیوەندی لەگەڵ هۆرمۆنات نییە و حاڵەتێکی دەرونی و پەروەردەی و ئەو شتانەیە یعنی کەسایەتی پەیوەندی ڕاستەوخۆی بە هۆرمۆنات دانیە. باسی ئەوەی کرد ئایا بەشێکە لە نەخۆشی سستی غودەی کەزەری هیچ علاقەی نییە. سستی غودەی کەزەری نەخۆشیەکە نەخۆشیەکی ئۆرگانیکیە کاتێک هۆرمۆنی کۆرتیزۆل زۆر کەمترە لە ڕێژەی نۆرمال سۆدیۆم کەم دەبێتەوە زەختی دادەبەزێ جارێ شەکرەی دادەبەزێ بێتاقەت دەبی بێهێز دەبی وەکو باسمان کرد زمان و ناودەمی ڕەنجی تۆغ دەبێ هەتا دوایە حاڵەتێکی نەخۆشیە جیاوازێ. بەڕێزت پرسیارە چی کرد من نامێ ناوەکەی بڵێم وەکو خصوصیەتی خۆی دەڵێ ئەمن غودەم هەیە 3 ساڵە زانیتم لە پشکنین دکتۆر پێی گوتیمە قەبارەی ئاساییە مەترسیدار نییە و هیچ چارەسەرێک بەکار نایەنم. ئایا ئاساییە لە بەکارێنە نەهێنانی حەب چ جۆرە خواردنێک زیان بە غودە دەگەێنێت؟ بەس ببوورە ئەو دەڵێ حەجمی ئاساییە ڕاستە حەجمی ئاساییە بەڵام what about بابرین ئەدی چی لەبارەی ئیشکردنی غودەکەی ئەوەی نەنووسیە ئاخر بۆی بنووسیان لی پرسین ئایا غودەکەی فحص کردیە بابرین T3 T4 TSH پێدەرن ئەوانەی نۆرمەڵە ئایا خودی خۆی گازاندەی تەندروستی هەیە بۆ نمونە بێهێز بێ یان شوێنێکی بێشی یان کێشەی هەمووی دەور دەبینێ ئەو پرسیارانە من وەڵام بداتەوە دەتوانم پێی بڵم. باشە خواردن دکتۆر پەیوەندی خواردن لەگەڵ هۆرمۆنەکان ڕاستە و خۆی نییە لەگەر نەخۆشیەکانی هۆرمۆنەکە خواردن نیە لە حاڵەتی ئێستادا. بەڵێ زۆر باشە. ئاخیر پرسیاری تر بە بکەینەوە بزانم کە فەیسەڵ ئایا بەکارهێنانی دەرمانە سترۆیدەکان دەبنە هۆی ئەستووربوونی خوارووی مل لە شێوەی غودە؟ نەخێر دەبنە هۆی ئەستووربوونی لەش بە شێوەیەکی گشتی. زۆر باش کاک دکتۆر جان دەست و چاوت خۆشبی کاتەکە تقریبن تەواو و زیادی شلاماندایە ماندوومان کردی زۆر سپاس خوا ئاداشت بداتەوە لە بۆ ئەو زانیاریە گرنگانەی کە بە ئێمەت بەخشی. ئەو بەڕێزە دەڵێ بەڵێ فەحسەکانم کردووە گەروم وشک دەبێ بە تایبەتی کاتی هەڵچوونم ئەوەی کە گوتت ئەو پرسیارانی بەس ئەوەندەی نووسیە بەڵێ کردومەوەتە فەحسم کردیە ئەگە فەحسەکانی نۆرمەڵ بێ هیچ عیلاجێکی ناوێت چارەسەری ناوێت گەر وشک بوون پەیوەندی بەو بابەت تەدانە گەر وشک بوون بابەتێکی جیاوازە ڕەنگە کێشەی لە قورجە بێ دکتۆری قورجی کە پێی دەگوترێ ئوزن ئەنف حەنجەڕە ENTBB یان ڕەنگە لوت جیران و ئەو شتانەی هەبێ یان ئەگەر زوو تێنی ببێ مەسەلەن زۆر تێنی ببێ ڕێژەی شەکرەی فەحسکان نازانم یعنی ئەگەر دەڵێ فەحسەکان نۆرمەڵە بەڵێ کارکردنی غودەم باشە فەحسەکانی نۆرمەڵە بەس ئەوکەواتە پێویست هیچ دەرمانێک بەکاربێنێ خواردنیش دەوری نیە. زۆر باشە دەستت خۆش بێ زۆر سپاس دووبارە کاک دکتۆر لە بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی هیوادارین تەندروست و تەمەندرێژ بۆ خۆت بۆی خزمەتی زیاتری کۆمەلگا و خەڵکی پێ بکرێت. دەستان خۆش بی دووبارە مەمنون بۆ کاتەی بە ئێمەت بەخشی سەرڕای سەرقاڵی خۆتان. ئەمە بخۆم زۆر سوودم وەرگرت بەڕاستی دڵنیام خەڵکی زۆریش سوود دەبینێت چ لە ئێوەی ئێستا لەگەڵمانن دواتر ئەو یوتیوب لە یوتیوبیش دادەنێن ئەکیدم خەڵکێکی زیاتر جێبیستی دەبن. زۆر سپاس دووبارە. زۆر سپاس کاک دکتۆر بۆ جەنابت و بۆ مێگامایند و بۆ ئەو بەڕێزانێکەوە ئامادە بوون و پرسیاریان کردو و هیوادارم توانی بێتمان ئێمەش کەمێک بەشداری بکەین لە سوود بە یەکتر گەیاندن. زۆر سپاس بەڕاستی.
زۆر سپاس بەش هەروە زۆر سپاس بۆ بەڕێزانەی ئەکادمیای مێگامایند کە لە پشتی لاپتۆپەکانەوە خەریکی ڕێخستنی کاروبارەکان بە تایبەتی کاکشە ماڵ و فرمێسخان کە زۆر هیلاک بوون بە ئامادەکاریەکان دڵنیاتان دەکەینەوە ئێمە بەردەوام دەبین لە ڕێخستنی ئەو جۆرە وێبینارانە ئێوەی بەڕێزش دەتوانن هەم بابەت هەم کەسایەتی و پسپۆر بۆمان پێشنیار بکەن تاکو داوەتیان بکەین بۆ یەکێک لە وێبینارەکانی داهاتوو لە ئەکادمیای مێگامایند پڵس. دووبارە زۆر سپاس کاک دکتۆر، سپاس بۆ بەشداربوانش بە ڕوخسەتی هەموو لایەک کۆبوونەوەکە و سێشنەکە کۆتایی پێدێنن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.